کۆمەڵگایەکی کەلتوری ئەخلاقی ئەو کۆمەڵگایە کارت تێ دەکات کە تۆ هەست بکەین جیاوازی هەیە لەگەڵ نێرینە و لەگەڵ مینە. بە قەنەعەتی من بە کولی لە خێزانی ئێمە دیوارێک دروست دەبێت، ئەو دیوارە وەهمیەی کە لەسەر ترس بنراوە، ترس و شەرم و عەیبە. مەسەلەن بۆ نمونە مناڵ ئەگەر دەپرسێ دایکە من لەکوێ بووم بە حەیاتی وەڵامی نادرێتەوە، بە حەیاتی وەڵامی نادرێتەوە، ئیلا درۆی لەگەڵ دەکرێت. بۆ نمونە گورزارخان لە بەرنامەی گوتی وی درۆ لەگە مناڵ مەکە، هەتا مام زەلال پێگەیشت بۆ سەغڵەت بوو، گوتی ئەوە چێ دەپرد ئەڵێن منداڵ لە ئێستاکەوە فێر دەکەن جنس چییە و مانای جنس. معلم شتەکە بە ئاوەژوو گەیشت بۆ مام زەلال، میم وایە ئەو ئافرەتە ویستوێتی درۆ چکە درۆکردن کە تۆ درۆی بۆ دەکەیت و حەقەتی پێناڵی دەربارەی وجودی خۆی، ئەو منداڵە هەست دەکا کە ڕیاکاری و نیفاقێک و درۆیەک هەیە لە دەرەوە فێرە شتی تر دەبێت. بۆ نمونە مشکلەوەی لە منداڵیەوە تا گەنجێتی تاک و تەمەنێکی دووریش ئەگەر تۆ لە ڕێگەی ئەخلاقێکی دروست لە ڕێگەی کەلتورێکی سەقافی جددیە و مناڵەکەت فێر نەکەی کچ بێ یا کوڕ بێ، ئەو لەسەر چاوەی تری شێواوە ئەو ئەخلاقی بۆ دێت. مەسەلەن بۆ نمونە گەنجانی ئێمە مەجبورن لە ڕێگەی ئەفلامی ڤیدیۆ یا مەسەلەن فلیمێکی خیلاعی یا خۆت مەسەلەن لە ڕێگەی چیرۆکی هیچەوە یا لە ڕێگەی نوکتەوە یا لە ڕێگەی کۆمەڵێش سەرچاوەی ناشرینەوە حەقایقی جنسی پێدەگا، کاتێ بە خۆ دەزانێت جنس سێکس واتە شتێکی زۆر ناشرینە لە بینی نێرومێ، بەڵکو شتێکە دیارە قەدەغەیە بۆی دایک و باوک باس ناکە. بە تایبەتی ئەگەر بگەڕێنەوە حەقەتەی ئەگەر بگەڕێنەوە حەقەتەی باوک و دایک بۆ ناڵێ بۆ دەربارەی سێکس قسە ناکە لەگەڵ منداڵی خۆی. بەڕاستی باوک و دایک وەکو خوداوەند تەشبیه دەکرێت بەنسبەت منداڵ کە باوک و دایک سێکسی نیە ئەسڵەن، یعنی بێ سێکسە، یعنی بێ جنسە، چونکە باوک و دایک حەز ناکە بزانێ منداڵەکەی ئەسڵەن ئەو باوک و دایکە سێکسی هەیە. مەسەلەن جاری وا مناڵ ئەگە مەشهدێکی سێکسی بینی لە قۆناغێکی زۆر گەورەشە تووشی سەدمەیەکە بێت، چونکە ئەو تەسەوڕ دەکات دایک و باوکی بەڕاستی دەبێ ئیلاه بن لە خوا بچن، خوش جنسی نییە، کەواتە دایک و باوکیش جنسی نییە. بۆ چماوە 12-13 ساڵە باوک و دایک جنسیە کەچی ئەو نەیزانیوە، چونکە پێی نەوتراوە لەکوێوە خەلق بووە. هەر ئەوەشە بە قەنەعەتی من ڕوحی ئیبداع و فکر دەکوژێ. مەسەلەن کە مناڵێن دایکە من چۆن دروست بووم، ئەگەر تۆ تفیلەیەکە ئەڵێی گوو بخۆ کوڕم، ئەو منداڵەیە ئەو کچە بەڕاستی ناپرسێ مەسەلەن قیتار چۆن دروست بووە، تەیارە چۆن دروست بووە. ئەلێرەدا تۆ حکمتدا بەسەر منداڵ بە تەواوی بەهرەت کوش لەوەی بپرسێ. ئەلێرەشەدا لە وڵاتی ئێمە قەت پرسیار ناکرێت، چونکە هەموو پرسیارێک عیبە شوورەیە، پرسیار دەربارەی جەستە، دەربارەی ڕۆح، دەربارەی خەلق، دەربارەی خوا، دەربارەی ئینسان. حتا جاری وا دەچێتە مەیدانەکانی تری حیات کە بە حیاتی منداڵ دەترسێ تر بپرسێ، چونکە لە سوئالی یەکەم قوڕیان بەدەمدادا بۆیە لێرەدا معریفەت دەکوژرێ. بۆ نمونە من نمونەیەک دێنمەوە لە مردنی دێوەرێکی ئارتەر میلەر بیف کە ئەچێتە فندقی بۆستن، دێ باوکی بڵێ باوکە لە ڕیاضیات کەوتم مێر منداڵە، ئەبینێ باوکی لە ئوتێلێک لەگەڵ سۆزانیەکە لە ژوورێک. ئەلێرەدا عقدەکی گەورە دروست دەبێت، چونکە تەسەوری دەکرد باوک جنسی نییە، کەچی ئێستا خیانەتی لە دایکی کردو و جنسیە و لەگەڵ سۆزانیەک پاڵ کەوتۆ لە ئوتێلێکە. ئەلێرەدا هەموو وجودی ئەو کابرایە دەشێوێ قوڕی بەسەرە بێ، چونکە لە منداڵی پێی نەوتراوە. بۆیە بە تەسەوری من فەرقەشی زۆر گەورە هەیە لە بینی ئەوەی کە تۆ هیچ معلوماتێکی نایدێ، چونکە تەکوینی عایلە ئێمە بەڕاستی لەسەر جەهلە لە بینی هەموو حیساباتێکی کە تۆ دەتەوێت منداڵ نەزانێت ئایا لەکوێوە هاتووە، چۆن هاتووە، فەرقی بینی نێرومێت. مەسەلەن لە هەموو بەرنامەی تەربەوی لە ئیبتیدایی و تاک و جامیعە هەموو شتێ دەخوێندرێ مەعەدای جەسەدی ئینسان و ڕۆحی ئینسان و نەفسی ئینسان بە قوڵبوونەوە ناناسرێ. هەتا ئێمە بیرمە لە دویم تۆستا حەیامان نەخوێن کە هیچ نەزە زاوزەی کەروێشک مامۆستا گوتی ئەو فەسڵە ناخوێنین، چونکە لە لەحزەیەکەم کە باسی کرد هەمووی پێکەنی. حتا لە ئەمریکا لە شەستەکان لە قسمی بایۆلۆجی مامۆستا دەیگوت ئەو 5 سپەڕە لە ماڵی خۆتان تەحزیری بکەن. حتا لە ئەمریکا، چونکە کفر بوو باسی ئەوەی بکەی ئینسان جنسی هەیە. لەبەرەوەی بەتایبەتی ئەگەر پۆلێک نێرومەی تیابێ هەر کفرە باسی ئەو حەقەتە بکرێ، چونکە دیسانەوە دەگەڕێمە سەر جنس. ئەگەر بگەڕێنەوە سەرەتا تۆزێ تەفەلسوفی تیا بکەین دەگەڕێنەوە گوناحی یەکەم کە ئادەم و حەوا کردوێتی، کەواتە ئەسڵەن جنس لە فکری بەشەری لە حەزارەی لە سەردەمی با بڵێن پەیدابوونی دیاناتانەوە پێش پەیدابوونی دیاناتیش ئادەم حەوا سێوەکەی بە ئادەم بە خواردندا و ئێمە کەوتینە سەر زەوی. دیسانەوە لێرە کەمی ئافرەت پیشاندا، کەواتە ئافرەت دەبێت بە ڕەمزی سقوتی ئینسان بۆ بەهشتەوە بۆ سەر زەوی. هەر ئەوەش بوو وای لێکردین کە ئێمە لە بەهشت نەژین، ئەژینە ئێستا لە بەهشتە بووین. بە تەسەوری من ئەلێرەدا
سوشێک مەقامێکی سوک دەدرێ بە ئافرەت بۆ چونکە گوناحی یەکەم بەڕاستی بۆ لێر قسەی جوانەیە دەڵێ هەموو مێژووی مرۆڤایەتی هەوڵدەدا بۆی لە گوناحی یەکەم پاک بێتەوە گوناحی یەکەم سقوط یەکەم کە ئادەم و حەوا بوو ئەگەر حەوا ئادەمی فریو نەدایە نەیگوتبایە سێوەکە بخۆ یعنی لێرە مەسەلەن زۆر جاروێ حاڵەتەشی چی پێیا بێ کەواتە ئافرەت دەبێ بە ڕەمزی فری و دەر یعنی ئافرەت دەبێ بە ڕەمزی شەیطان بۆیە دایمە لە ڕەسمەکە کۆمەڵارێک هەیە و سێوێک هەیە و ئادەم و حەوا بەڕووتی وەستاون چونکە تا ئەو لەحزەش بەڕاستی ئەلێرەدا عیبێک پێیا بێ یعنی مرۆڤ تا ئەو لەحزەی کە لە باش بووە لەناو لە ئیقاعێکی حەیوانی یا شوبە فرشتەیی بۆ خۆی ژیاوە بەڵام کە سێوەکە دەخوا معرفت پیاکە کە معرفت بۆی عورەتی جنسی عیبە کەواتە لەوێدا گەڵاکە ئادەم و حەوا دەست بۆ گەڵاکە ئەبن بە عورەتی خۆیانی پێدا دەبن چکە لێرەدا لە قەڕنی نۆزدەم بە تایبەتی لە عەسری لە سەدەی نۆزدەم بە تەواوی احتیشام جل لەبەرکردن و خۆدا پۆشین بوو بە قاعیدەی ئەزەلی کە ئەنەو ئینسان پێویستە خۆی لەو بە حشمەتێکەوە بە ئەخلاقێکەوە هەمیشە تەسەوڕەکە خۆی داپۆشێ بۆیە ئافرەت ئەمڕۆ کراسی کوردیش لەبەرەکە بەڵام هەمیشە خەریج تەنورەکەیتی کە لە پاسەیە لە شوێنێکە دانیشە بۆی ئەو لاق و لە تری دەرنەکەوێ يعني هەمیشە ترسە لەوەی ئەندامێکی بە بڵێن چونکە ئەو ڕەمزی ئیسارەیە ڕەمزی ئیغرایە ڕەمزی فریودەرە ئیدەن سقوط یەکەم گوناحی یەکەم لە مێشی ئینسان بە نێر و مێوە چەسپێ گرنگەوەی لە ئیبتیدایی ئەو دەرسە بە منداڵان دەگوترێتەوە لە کوردستان لە ناو شار و لەوێ مامۆستای وا هەیە بە مناڵەکان ئەڵێ باشە خۆ باڵق نەبووە نازانێت جنسیەکەتی تۆ پێی دەڵێ ڕەفتە لەسەرکە من کچێکم لە شەژدا دەڵێ مامۆستا کچێکمانێ محەجەبەیە مامۆستاکە پێمان ئەڵێ ئەوە بزانە چەند جوانە یعنی بەڵام ئەو قەیناکە بیکە بە محەجەبە بەڵام هێشتا و عمری نەگەیشتۆتە خۆناغی کە بزانێ ئەسڵەن جنس گوناحە تۆ قڕی بەسەرەکەی لە ئێستاکەوە فەرقێکی بۆ دادنی ئەنەهو لەش گوناحە قش گوناحە ئیدەن لێرەدا گوناح فکرەی گوناح لە مێشی منداڵ دەترسێ بۆیە مەیناز فکرەی ئیغرا فکرەی فریودەر فکرەی خەتیئە فکرەی گوناحی یەکەم دەسەسپێ لە مێشیەوە هەر لەوەشدا بە تەسەوری من فەرقێکی گەورە پەیدا دەبێت لە بینی نێرومێ و منداڵ کە دەزانێت ئیتر بۆی نییە دەربارەی جەستەی خۆی تووشی نەوعێک لە گرێ و گواڵ و شەرم و ترس و عیبا بێ بە تەواوی وێرانە بێ مەسەلەن دەرسێک دەربارەی ئینسان ناخوێنێ هەموو دەرسێکە خوێنێ بەڵام دەرسێک نییە دەربارەی ئینسان و قەناعەتی من وایە دەوڵەت و مجتەمەع و خێزان هەرسێکیان سێ دەستەڵاتن یا بەواتایەکی تر مەسەلەن خێزان هەمان تەرکیبەی ئەوەیە کە لە جامیعە و لە ئیبتیدایی و لەم تۆستا خوێردێ مەسەلەن دائما جامیعە لای ئێمە زانکۆ لای ئێمە مامۆستا لای ئێمە وەکو کاک بەختیار دوێنێ ئیشارەتی پێ کرد بەڕاستی دەوری باوکە بینێتەوە بۆیە هەمان ئەخلاقیەتی کە منداڵ کوڕ و کچ تەربیەتی لەسەدراوە لەناو لە جامیعە چۆنە لە ماڵێش هەمان تەرکیبی ئەخلاقیە دەوڵەتیش ئەگەرچی ئێستا دەوڵەت تەنازولاتەکە بۆ سوڵتاتی تر لە هەموو تەتەوڕێکی علمانی و عەسرانی دوورەکەوێتەوە لەبەرەوەی دەترسێ هاوچەرخانە بیرکاتەوە چکە مجتەمەع و عائیلە هەمان تەرکیبە خێزان بۆیە قەت ناتوانێت لە ناو جامیعە تەتەوڕێک بێ بە مەوزوعش تازە بێتە کایەوە کە جددی بێ و لە خزمەتی ئینساندا بێت چکە تەنازولاتە بێ لەوەی نێو سێ سوڵتاتە یەکیان یارمەتی ئەوی دەدا کە لە قۆناغێکی چەق بەستوودا بمێنینەوە یەک هەنگاو بەرەو پێشەوە نەڕۆین چونکە هەمیشە ئەو دەستەڵاتانە دەستەڵاتێکی وەکو وتم دەتوانم بڵێم بەڕاستی فکری ڕەزعی تێدا زاڵ دەبێ و ناتوانی بە هیچ شێوەیەک دەکرێت من لە هەفتاکان لە بەغا تەڵەبە بم کولیەت البەنات هەیە من پێم ناخۆش نییە هەرگیز ئەوە نییە تۆ دەکرێت لە جامیعە لێگەڕی کولیەکە بێ خوای دەکرێت ئەو باوکانە کچەکانیان دەناردەوێت کە کوڕیتیان نییە بەڵام لێرەدا مشکلەوە ئایا کچەکە خۆی حەز دەکات بچێتەوە کولیە دەبێ و بپرسین ئایا کەس ئەوەندە حڕێت هەیە بچێتە زانکۆی شتێکەڵاو یا بچێتە زانکۆیەکی کە بەڕاستی سەرجەم کچن لەو زانکۆیەدا لێرە پرسیارەکەوەیە تام باوک ئەخلاقیاتیە بێ حەز دەکات کچەکەی بچێتە کولیەت البەنات و چونکە بەڕاستی بۆ شەرەف و ناموسی ئەووا چاکترە هەلە کولیەی بەناتە دەرس بڵێتەوە چونکە کوڕ بۆ خۆی خەتەرە هەموو جارێ مەسرعیاتی یوسف بابی لەسەرەوە دەڕۆ ئاگر و بەنزین کچە بێ بە یەکیان دەبێ بە ئاگر و یەکیان دەبێ بە بەنزین ئاگر و بەنزین فکرەیەکە بەڕاستی دائما لە وڵاتی ئێمە هەتا ئەحادیث هەیە مەسەلەن ما اجتمع رجل بامرأة إلا والشيطان ثالثهما يعني بەڕاستی دەڵێ هیچ پیاوێک نییە
لەگەڵ ئافرەتێک کۆ نەبێتەوە لە شوێنێکی خەڵوەت ئیلا شەیتان سێم کەسە شەیتان لێرە بە تەسەوری من نەوعەکە لە غەریزە چونکە ترسە لە غەریزەی جنسی هەمان تەجروبەی ئادەم و حەوایە دووبارە بێتەوە گەرەوە ئەو جووتە بە تەنیا لە شوێنێ دانیشن بۆیە ئەو خطوڕەتە ئەو دیوارە بە کولی دروست دەبێ ناتوانی بە یەک دنیا ترس و شەرمەوە کوتمان لە یەکتری نزیکەکەونەوە مەسەڵەن تەجروبەی ئۆسکار وایلد شوزی جنسیە بوو خرا مەحکەمەوە یەک دنیا تەشیراتی پێکرا یەکێ لەو سەبانەوە بوو کە بەڕاستی لە عایلەیە کچیان نەبوو ئۆسکار وایلد جلی کچ و قژیان درێژە کرد کاکە دوای محکەمە کەرا گوتی پورە قڕم بەسەر من ماڵەکەم حەزیان لە کەس بوو من کوڕ بووم ئیتر تووشی بێ ئەخلاقی بووم لەسەرەوە شوزی تووشی نەوعێک لە بێ ئەخلاقی بووم چونکە تەربیەتێکی کچانە درام لە ماڵێ کاتێ بەخۆ دەزانم من لوتیم یعنی گوتی عائلە وای لە من کردووە ژینا يعني دوای طبعا متمرد بوو لەو شتانە بەڵام دوای پاکانەی کردو لە سزن هەتا پێیان دەگو منداڵە بە نازەکەی ئینگلتەرا لەبەرەوەی دابوویە بەرێ بە کەیف هەتا داخیر جار لە محکەمەی گەورە کرا و سزن کرا لەسەر بێ ئەخلاقی تەرکیبەی عائیلی وا دەکات تۆ شتێکت لێ بەسەر بێ خێزان و ئەو کەلتورە ئەخلاقی لەو سەردەمەدا ئەو شێوانە دروست دەکات کە تۆ بەڕاستی جورئەت نەکەی هیچ جۆرە تێکەڵ یەک بکەی ئەگەر شتێکەڵ دەبی وەکوتم بە یەک دنیا ترس و شەرمەوەیە بەڕاستی قەنەواتی تر دوای دێتە مەکتەب هەمان کەلتورە وەکوتم ئیعلام تەلەڤیزیۆن رادیۆ جەریدە هەمان بێدەنجیە هەمان بێدەنگ بوونە بەرامبەر بە بەو پەیوەندیە ناڕێکە و پڕ ترس و شەرمەی کە لە ئەوە هەیە قەنەواتی تەلەڤیزیۆن رادیۆ هیچ هەتا ئێستا من ئەو کۆڕاکرم یەک مانگە خێزانەکەم و خەڵک نەسیحەتمەکە عاقڵ بە کوراتی بەڕاستی ئێستا من بە یەک دنیا ترسەوە قساکەم لەبەرەوەی ئێستا هەندێ ئەندامی سێکسی هەیە باسی کەم ئێستا هەمووتان ئارەقاک يعني بەڕاستی ناتوانێت چکە پێشتر کەس باسی ئەو مەوزوعانەیە کردو هەمووی هەر خەتەرە و گوناح و کفرە و ئیتر بابە خۆ مەسەلە ئەخلاقەوەیە کە باسکات قسەی زۆر جوانی دەڵێ ئەخلاقی ڕاستەقینەوەی تۆ حەقت دەڵێ وەگاڵتە بە ئەخلاقی تەقلید دەکەی کە هەمووی لەسەر نیفاق و ڕیا و درۆ بنیاد دراوە بۆیە حەقە قسە بکەیت ئایا سوالەکە ئەوەیە ئەگەر منداڵ و گەنجی ئێمە کوڕ و کچیە تا دەگاتە قۆناغی دوای جامیع و تا پیرژە بە هیچ نازانە دەربارەی جەستەی خۆی دەربارەی پەیوەندی نێرومێ ئایا بە قەنەعەتی ئێمە ئەو جەهالەتەی کە دەربارەی جەستەی خۆت نایزانی یعنی پاچی دەیاتێ عەرەب دەڵێ قەولەکەی نازانێ چێ دەڵێ الجەهل لەیسە بەڕاءە یعنی جەهل بەراعەت نییە تۆ بەڕاستی شت بزانی ڕەنگە معریفەتت پێ پیاکە و واد لێ بکە بزانی چاک خراپ جوان چییە ناشرین چییە بەڵام جەهل معنایەوە نییە لەبەرەوەی منداڵەکەم کوڕ و کچەکانم نەزانن سێ کەسیە ئیتر عاقڵە بن بە ئەدەب دەبن نەخێر یەک دنیا انحرافات لەو جەهلەوە پیاوێ چون کاتێ دەچێتە ناو مجتەمع دەبینێ یەک دنیا ڕیاکاری بڕۆ گەنجەکانی ئێستا لە بەردەمی سینەما ئەگە و فلیمی هولی ئافشەر بێ کە لەسەر بەحر مەلاکە هەمووە لەوێ من پارچوومە پۆلێک سێ کەسی تیا بوو لە دەرسی دووەم وتم بۆ شێت چون گوتیان مامۆستا چوونەتە فلیمەکەی هولی ئافشەر ئەوەی لەسەر بەحر مەلاکە باش طبعا من نبوم بباوكش تقليدي قصة كم بلم بأخلاقي نبو دينا شونة هولي عفشة شيء حسن جلي بتساني أو عزك أكتب بين سبع الملاك لبرا أوي كبتي لو يكش أفتك بيني بمايو نكش شيء حسن إنجليزي بلك سيكور تلي وشل بعد بشرط والله مرة لا نفسي دوم وسلامتي أنا مثلا من المنشأ من بمدار الصلاة في أو في كل جبر نساء خساندن كتي قرب سر غلطك أبيش الله نقول دبر معناه أو قن برينا معناه خساندني توي كواتا علاقي هر جناح شيء بسيط دكي دي سنة والرب الدبي بمسألة جنس كواتا قن رمزي شيء جنسية إذا كأبردري خطرك بوتوبويا همو جناح كان للرواية هنا ويني هنر من التافي لاويدا جيمس جويس او بروتستانتا ماريت سكولي مير من دالن هردوك عزليكن الين اگر حزي ليبك او غير دينا كاثوليك وبروتستانتن الله هلو دي تساو دردينه اما ابي بعقدي ستيفن دايدلوس دبي بعقدا الله باشا من او كتم خوش دي لبي غير ديني منا كواتا تساو باسي تشوري اكا تشوري بدرجه الروايه تاكيد كاتا سر تشربوني انسان لەبەرەوەی نێرومەیەک دایانەوە بەیەک بگەن بەڵام دایک و باوک پێیان دەڵێ مادام تۆ کاسۆلیکی ئەو پرۆتستانتە ئیدەن خطوڕەت لێرەدایە تۆ بێ ئەخلاقی لەوێدا عقدە پێیابێت تەوان جێمس جۆیس یەکێک بوو لەوانەیە لەسەر ڕیوایەتەکانی ئەویش محکەمە کرا لە کۆمەلگای ئینگلیزیش بەحسە مشکلەکە ئەوەیە ئەگەر کۆتایی بێنم بە مەرحەلەی منداڵی
لێرەدا گرفتێک پیاوێت کەواتە لە مەرحەلەی منداڵی گەیشتنە قەنەعەتێک هیچ زۆرە سەقافەتێک نییە و دابڕ کراوە نێرومێ و کچ هەز دەکات کەمە چووکەوەتە براکەی وەکوتم ئەڕوایێت ئێستا لە کوردستان لە وڵاتی لەبەرەوەی شەرەف و ناموس و ئەخلاق و هەموو سومعی عایلە دەکەوێتە سەر کچ و ئەوە شەرەف لای ئێرە بیزاعەیەکە بەهایەکە بە قەرز لای ئافرەدانراوە هەر جوڵەیە بکە قوڕی بەسەر دەبێت بۆیە ئەو ئافرەتە بەترسەوە گەورە دەبێت هە لە منداڵیەوە ئەبێ کەیبانووی چاک بێ فێریەکەن لە منداڵەوە کەیبانووی چاک بێ عاقڵ بێ قسە زۆر نەکا لە کاتی خۆیان پێ بکەنێ کە ئەڕوا بەجادە من دایکم ئەڕۆیشتم بە مناڵی قەت ئاوڕێنەدایەوە شتیشمان لێکەوت دایکەشتمان لێ بڕۆ ڕۆڵە ئایگۆ چکە بێ ئایگۆ ئێستا ئاوڕە لە ماڵێ ئەڵێن تەواو نییە وژنە ئاوڕ مەدەوە بڕۆ ڕاست مل مشکلەکە ئەوەیە بەڕاستی نەک ئەوە دەکرێت من و تۆ تەقەدمی بین و سبەینە مناڵەکانمان فێرکەین جنسیە و کوڕکت چیە و ئێمە لەکوێ لەدایکە بین مشکلەکەوەی نیفاقێکەیە دیسانەوە مناڵ لە وڵاتی ئێمە ناتوانانی دەرسی ئەوەی پێبیتەوە بڵێ لەکوێوە هاتووی ئەندامی زایان ئەندێ پرسیارەکە وەڵام بێتەوە چونکە بە کولی کە ئەچێتە موئەسەسەیەک ناوی مەکتەبە بەڕاستی ئەبینێ هەموو منداڵەکان ئەو شتە نازانن ئەگەر ئەو منداڵە بە سەقافەتێکی جنسیەوە بچێت بە سەقافەتێک کە بزانێ نێر چیە و مێ چیە هەلە ئیبداییەوە لە عمرێکی ساوەوە تووشی غوربەتێک دەبێ و منداڵە بەڕاستی تووشی نەوع غوربەتێک دەبێ بۆیە ڕەنگە تەقەدومیترین زەلام وەک هەر کابرایەکی دەرەبەگیا وەک هەر کابرایەکی کە قوربەسەرێ عەقڵێکی زەراعی متەخەلیفیەیە مناڵەکەی نەوێرێ فێرەکات چونکە هەندێک تەعالیم هەیە بیدا لە مجتەمەعێک کە تەعالیم نەدراوە ئەوانی تر تووشی غوربەت دەبێ بۆیە بە کولی تۆ مەجبوری ئەگە کابرایەکی پێشکەوت و خوازیش بی من ئێستا بەڕاستی فشەفشتان بۆکەم لێرە بەڵام تا ئێستا هەندێک حەقایقی تاڵێمێ بە مناڵەکانە بڵێم بە کچەکەم ناتوانم چونکە من متاکید بچێتە موئەسەسەیەک ئیطلاقاً ئەو شتانی فێر نەکراوە بۆیە مەجبورم منیش بە هەمان جەهالەتەوە کچەکەم فێرکەم و هاکەدا جیل لە دوای جیل بە جەهالەتەوە گەورە دەبێ و ئەو فەرقا ئەو خطورەتە ئەو ئەخلاقا ئەو هەموو تەشویهاتەی کە دێتە سەر ئینسان ئەو هەموو گرێ و ترس و شەرمە لە ڕێگەی ڕۆژ بە ڕۆژ عەلاقات لای دروست دەبێ قەت لە ڕێگەی منێک کە سەرچاوەکی معریفی و ئەخلاقی جوانتر بم ناتوانم پێی بم بۆیە من ئەخلاقێکم بە تەنیا کە دەمەوێت بە شێوەیەک منداڵەکەم پەروەر دەکەم بەس ئەخلاقای کۆمەڵگا کە دەستەڵات داترە لە ئەخلاقی من ئەخلاقی ئەو دەڕوا بەرەوە من دەبم بەبێ ئەخلاق من لە کۆڕەکەی مانجیدا سیرۆچێکم خوێندەوە لەسەر عەزابی نێرومێ و شتێشتیا بوو قسان پێ گوتم هەندێک کەس مجرد حەقەتت وتۆ بۆیە وتنی کۆمەڵێشت هەرچەندە زۆر نزیکبی لە وجودی تۆ مادام نەوتراوە مادامە وەکوتمان جەهلێکی مطبق عەرەب پێڵێن جەهلێکی سەر داپۆشرا و سەر نخۆن کرا و لەژێر خۆڵا شاردراوەتەوە بۆیە قەت ناتوانی تۆ ئەو تەقەدومیە بی مناڵی خۆت فێرکەی بۆیە هەمومان لێی دەخوڕین بەو جەهالەتەوە بەو تەخەلفەوە دەڕوا بەڕێوە کەواتە گەیشتنەوە قەنەعەتەی بەڕاستی هەر حاڵەتێکی نەفسی پەیوەندی هەیە بەڕاستی عولەمای نەفس هەر لە بافلەفەوە تا فڕۆید خۆیان بەستۆتەوە بە یەک نەزەریە ئەڵێن چکۆلەترین شت کار دەکاتە سەر منداڵ کە تۆ بە حیوانی تێدەگەی نەخێر مناڵ زۆر حساسە ڕەنگە لە عمری 6 ساڵیە هەندێک ئەخلاقیات و هەندێک تەسەورات و هەندێک نەخۆشیە نەفسیەکان زۆر بەیان پەیوەندیان بە قۆناغی منداڵیەوە هەیە گرفتەکە لێرەدایە تۆ ئێستا مناڵە تەربیەت دەی بە شێوەیە قسەچ پێڵەی جوملەیەک ڕەنگە کافکا شەوێک دەری کرد دایک و باوشی هەتا ما بەبێەوەی تاوانیە بێ هەتا ما باسیەوەی کرد ئینسان تاوانبارە بێەوەی تاوانێک کرد بێ هەموو ڕۆمانەکانی کافکا لەسەرەوە بنیادراوە هەموو ڕۆمان هیتی شکۆک باوکی بێعاریە کرد ناردێ لای ئەفسەرێک پۆلیسێک گوتی حکمی دوسێ دەقە بیخەستنەوە با بیترسێ 50 فلیمی دەرکرد هیتی شکۆک لەسەر ترس دەڵێ ئەم 3 دەقە سزن کرام لەگەڵ سمێڵ و ئەبوو چەتە و مەتەی ناوزن ئەوە بەس بوو بۆی من قەهرێک بچێتە دڵمەوە ترسێکی گەورە 50 فلیمی کردووە لە دوای خۆی هەمووی لەسەر ترس بنیاداوە چکە بۆ 3 دەقە لەگەڵ کۆمەڵی چەتە لە سزنێکا گیرا بوو کەواتە چکۆلەترین بیر و باوەڕ ڕوو بۆ چوون کە تۆ ئەی بەخشیت بە منداڵ بە کولی تەشویەکە و شێتێکا و دەماخزیەکە و بە یەک دنیا شەرم و گرێ و گۆڵەوە گەورە دەبێت داوا لە بەڕێزانەکەین لەبەرەوەی هۆڵەکە هیچ منفەسێکی نییە تۆزیشکەوە بڕاموتان نەخەنچێن تکایە کەس گەرە نەخوا ئەم تەوزی هە لە بەڕێوەتی ڕۆشنبیریەوە لە کاک عەبدولی حەمەدجوانەوە هاتووە سپاس بەڕاستی من قسەی ئیمامی عەلیم پێ جوانە بۆتان بێنمەوە یعنی ئیمامی عەلی کابرایەکە تەسەوڕ دەکەیت جملە چیە ئەگەر پیا و تەطبیق بکاتە لە ئیسلامەتیا کابرایش تەقەدمی لێ دەرەچێت لا تعلموا أولادكم على أخلاقكم
فإنهم خلقوا لزمان غير زمانكم مناڵەکانتان لەسەر ئەخلاقێک پەروەردەمەکە کە ئەخلاقی زمانی خۆتە چونکە ئەو منداڵانە کوڕی سەردەمێکن سەردەمی تۆ نیە و ئەخلاقێکی تازەیەتەکایەوە کە ڕوبەڕووی دەبێتەوە ئێمەی باوکان یا باوکانی ئێمە کە دەبین بە باوک و دایک ئیعتیادی ئەو کەلتور ئەخلاقی خۆمان بەسەرا سەپێنین بەیانی توش یەک دنیا نەخۆشیە بێت کە دەبینێ تووشی سەردەمێک بۆ دایان پرسیاری تازە و ئەخلاقی تازە هەیە ناتوانێ وەڵامی باتەوە بەتەنیا بۆیە تۆ بە کەلتوری ئەخلاقی خۆت منداڵەکە پەروەردەکەی دەشەوێت بۆیە تەسەوڕم وایە مادام کەلتورێکی بەیانی ئەو منداڵە گەورە دەبێ کە گەورە دەبێ ئەخلاقێکی تازە دێتە معقول نییە من وەکو باوکم بم ممکن نییە کوڕەکە بۆکو من دەرچێت سەردەمێک دێ ئەخلاقیاتی خاصی خۆی دەبێ من چۆن ئەو منداڵە پەروەر دەکەم بۆ ئەخلاقی مستەقبەلی کە سەری لێ نەشێوێ تەمان ئەوە بەڕاستی عەمەلێکی زۆر قورسە ئاسان نییە دێمە سەر جامعە بەڕاستی تۆزێک ئەو فترەی منداڵی وەرە و نەمتوانی بە کولی ئەو خەمانەی هەیە فترەی منداڵی بەڕاستی کوڕ و کچکا چێتە پەیمانگای تێکەڵ یا ناحەزەکەم تۆزێ بێمە سەر قۆناغی دوای منداڵی کە قۆناغی باڵقبوونە بەڕاستی لە باڵقبوون دیسان کە خوێن هۆرمۆنیش تازە دەخزێتە خوێنی کچ و کوڕ کۆمەڵە تەغییراتی فیسیۆلۆجی دروست دەبێت کۆمەڵێک گۆڕانی سایکۆلۆجی دروست دەبێت کە بەڕاستی دیسانەوە تێی ناگەین دیسانەوە باڵقبوون فترەیەکە یا دیسانەوە زۆر بە بێدەنجی بەرەوە ڕووی دەبینەوە یا بە کولی چیەکەین نەوعەک لە گاڵتە پێکردن و سخوریەت و زۆر جاروێ ئەو سێوە حیزەی بەرمنت عاقڵە و بە دەنجی گڕ بووە نەوعەک گاڵتە پێکردنە گوا دەکا کە کوڕەکە هەست بکە بەڕاستی ئەوە بە تەواوی تووشی بێ ئەخلاقی بۆ چکۆ تازە شتێکی غەریب لە لەشی ئاجوڵێ و هەوەسێک و زەوقێک کەواتە دیسانەوە دەبێت کوڕ و کچەکە کچی وا هەیە بەڕاستی ناوێرە هیچ بە دایکی بڵێ تووشی کۆمەڵی گۆڕانە بێ دایکەش جاهیلە جاری وا دایکە معەلیمەیە و هیچ زۆرە پەیوەندێکی معریفی لە بینی دایکە و کچە نییە کە بڵێ کچم ئەو گۆڕانکاریانە وایە یا باوکە بە کوڕ بڵێ وە مامۆستاژە چیتە مەکتەب بە هەمان بڕواتە بێ من لە مەکتەب زۆر جار لە خەمی کچەکان نزیگە بوومەوە دایانگۆ مامۆستا مدەریساتمان هەیە باسی ئەومان بۆ ناکەن معلم دەکرێت مدەریسە دایک بێ ئافرەتەی بێ طبعا وەکو دوێنێ کاک بەختیار دیساوتی لێرە جامعە جەهلێکی ئەوەیە ینی کەلتورێک هەیە لە جامعە پێ دەڵێن کەلتوری بێدەنگکردنی ئەو کەسانی کە سەرکوت کراون ئەسڵەن ئەلە منداڵی لە گەنجێتی سەرکوت کراوە دێت مامۆستاکەش هەمان کەلتوری ئەخلاقی بێدەنگکردن و جەهالەت تەطبیقەکە بۆیە هیچ قدرەتێکی نییە ئەو گەنجە بەتەنیا بەڕاستی ئایا بپرسین ئەو گەنجە چ کوڕ چ کچ کە کۆمەڵێک گۆڕانکاری چ وزەیەک و چ هێزێک و چ قدرەتێکی بەدەنی و سایکۆلۆجی و معریفی و فکریە تاکو بزانێ ئەمانە لەکوێ ئەم گۆڕانکاریانە لەکوێ طبعا هیچ دەستەڵاتێکی نییە بەڕاستی بتوانێت لەگەڵ ئەم تازە ئەم گۆڕانە تازەیە هاوسەنجێک دروستکە بۆیە گەنجەکە دیسانەوە طبعا لێرە هیچ زۆرە سەرچاوەیەک نییە دیسانەوە قوتابیەکە یا کوڕەکە یا کچەکە بگەڕێ چکە بەڕاستی ئێمە وەکوتم سەقافەت حتا لە مەکتەب و لە جامعەش سەقافەتێکی معەلەبە يعني ثقافتك لقطون راوا دەکرێت کچێک علم نفس بخوێنێ لە کولیە کوڕێک بەڵام نەتوانێت خۆی بخوێنێتەوە دەکرێت تۆ لە علم نفس بی لە بەشی علم نفس بی لە ئاداب بەڵام کە تەخەڕوزەکەی نەتوانی خۆت بخوێنیتەوە وەک ئینسان علم نفس وەکو نەخۆشەکانی تەماتە و باینجان ئەخوێنیت وەکو شتێکی مجەڕەد ئەکرێت تۆ طبیبێک بی بەڵام طبیبێکی جێل بیت مهندسێکی جێل بیت مدەریسێکی جێل بیت مۆزەفێکی جێل بیت هیچ شتێک دەربارەی وجودی خۆت نەزانی چونکە کۆم وەکو تووتی پشتمان پێ لەبەر دەکەن و تەخەڕوزەکەین و بێوە هیچ معریفەتێک باشە مامۆستایەک لە ئیبتدایی تا متەوەسطە تا کولیە ئەگەر معریفەتێکی ئینسانی نەبێ چۆن دەتوانێت وەڵامی پرسیارەکانی و گەنجانە باتەوە بە کوڕ و کچیەوە ئەسڵەن مشکلە ئێویش نییە وەڵامیان باتەوە چکە وەکوتم کەلتورێکە لەسەر بێدەنگکردن و لەسەر عیبە و شەرمە بنیادراوە بۆیە هیچ زۆرە ئەو دەستگایانە هیچ زۆرە ئاڵوگۆڕی معریفی لەگەڵ ئەو گەنجانە بە کچ و کوڕیەوە ناکەن مشکلەی گەنجەوەیە بەڕاستی لە مەرحەلەی باڵغبوون مادام هیچ سەرچاوەیەک نییە نێرومێ خۆی پێ بناسێ دیسانەوە دەگەڕێمەوە سەر ئەو خاڵەی بە تەواوی ئێستا قۆناغی ئەوەیە دەربارەی سێکسی خۆی لە کۆمەڵەی سەرچاوەی ناشرین و نابەجێ و شێواو من جەماعەت هەیە دەناسم هاوڕێیانی ڤیدیۆی پێڵێن ڤیدیۆ گۆڕنەوە ڕەنگە لە کوردستان ئێستا لەگەڵ ئەم گرانیە ئێستا جاران مجلەشی ڕوت 200 دینار بکات
ڕەنگە گەنجێکی فەڕەنسی بە حیاتی تااقەتی نەبێت سەیری بکات چکە مشکلێ نییە هەموو ڕۆژ ئینسان بەڕوو تێبێنێ بەس لێرە ڕەنگە بە تایبەتی نێرینە تەواان مێینەش لێ بەدەر نیە بەڵام لەبەر حشمەت و شەرم ئەو کەمتر دەلای بنەوە چیت خوارێ بەڵام کوڕەکە بە تاکید دەگەڕێ و پارەشی پێیا و ئەگەر نەشبێ بە جەماعی دەیکڕن بە جەماعی ئەو سەرچاوەیەکڕن فلیمێک بەسە بۆی بچێتە سینەماس 3000 بستە و فلیمە 3000 بەڕاستی لە ڕێگای هەتا ئایدۆلۆژیای شۆڕژێڕانەی وڵاتی ئێمە هەمان مامەڵەی ڕەنگە ئاین بێ بەرامبەر بە گەنجان کە ئەویش سەرکوتکەرە دەڵێ ئەوانە مەپرسەوانە حەد و حدودی جێی شەرم و عیبەیە مەسەلەن گەنجی وڵاتی ئێمە پەروەردە کرد لەسەر بیرێکی شۆڕژێر هەر بۆیە ویلیەم ڕایش گاڵتەی بە شۆڕژی ئۆکتۆبەر کرد کە چۆن ناو ئۆکتۆبەر گوتی شۆڕژێکی ئابووری کراوە ڕاستە بەڵام کوا لەسەر ئاستی کۆمەڵایەتی شۆڕژ لینین هەندێک تەتەوڕی کرد بە تەرکیبی عایلە هەندێک حڕیەتی دا ستالین کە هاتە سەر حکوم بە کولی گەڕاوە سەر نیزامی عایلەی بەتریرچی باوک سالاری گەڕاوە سەر تەرکیبەی زۆری عایلەی ڕەجعی چونکە بە ئایدۆلۆژیای شۆڕژ ئەوەیە کە پێ دەڵێ قۆناغیەوە نێ بیر لە جەستەی خۆت بکەیتەوە شاعیرێک دیوانێکی زۆر ڕۆمانسیانەی دەرکرد بۆ باسی دڵداری وتی دوو نسخەی لێ چاپ بکەن یەکێک بۆ خۆی یەکێک بۆ کچێک کە بۆی نووسیوە ستالین ژدانۆڤ لەو فترەیە پێیا بوو هیچ زۆرە نزیک بوونەوە یعنی على ئاساس خۆشەویستی یا دڵداری یا حەز لێکردنی کچ و کوڕێک ستالین پێی وا بوو ئەو قۆناغە نییە شۆڕژی ئۆکتۆبەر یا شۆڕژی تازە ئیشتراکی بۆ نزیک نەبێتەوە هەر ویلیەم ڕایش بۆ خۆی دەڵێ کۆمەڵێ شەبیبە هاتن خوێندکاران و لاوان هاتنە لام معانات یا موسیچل کەس بوون وەکو خوێندکاران و لاوانی ئێستای ئێمە وتی ئاگام لێ بوو هەموو عوسابیان هەبوو هەموو نەخۆشی نەفسیان هەبوو بە شەڕ دەهاتن لە لیقاعاتی حزبی لە کۆبوونەوە گوتم ئێوە حەز لێگەکەن گوتیا گوتم دەچاکە طبعا من ئەوەم پێ ئەوە نییە گوتی ئەگەر حەز لێکەن نزیک بنەوە دایکم مەترسێ دەستی لێ بە قسەی لەگە بکەن لێی نزیک بەرەوە گوتی ماوەی سێ چوار مانجیت کە سەریان لێدامە گوتم وەزعتان چۆنە ئێستا تێکەڵە من گوتی وەزعمان زۆر سەلامەتە باشین وەڵڵا یعنی لێرە ئەوان دەترسان بە حکمی ئەم مەرحەلە شۆڕژێڕێ نابێ نزیک بنەوە نابێ دەستی لێبە نابێ دەست بە قژیا بێنێ حرامە بۆیە گاڵتەی پێات طبعا ویلیەم ڕایش ئەخیری لە شێتخانەیەک لە ئەمریکا مرد چکە هیچ وڵاتێک نەیگرتە خۆی هیچ وڵاتێک نەیگرتە خۆی طبعا نەزەرێکی زۆر ڕوانێکی زۆر بۆ ولێلم ڕایش وا دەزانین ئیمانی بە ئیباحیەتێ نەخێر زۆر ئیمانی بە خۆشەویستیە بوو ئیمانی بە خۆشەویستی بوو لینی لە شوێنێک لە کابرایەکی ئیباح و بەڕڵایە بەڵام ئیباحی و بەڕڵا نەبوو دەیگوت لێگەڕێن بە ئینسانەکان تێکەڵ بن یەکتری بناسن سوکە غەڵەتیش دروست دەبێ لە قۆناغێک لە قۆناغەکان بەڵام چاکترە لەوەی بە کولی بیان کوژین یەکیان لەو بەندیخانە بێ یەکیان لەو بەندیخانە و بە شیشی قەفەسدارەوە لەو بەر بە حەسرەتەوە سەیری یەکتری بکەن پار یابانیەک هاتە ئێرە فۆتۆگراف بوو نەورۆز بوو ئەو هەموو کوڕ و کچە وتی شێرزادەوە چییە هەموو کچانە دەستیان لە دەستیەکە و کوڕانیژەوە ئایا بۆ کوڕ و کچێک نابینم زۆر کەمەوە چییە گوتم وەڵا کفرە لێرە ئەو کچانە هەموواتون خۆیان ڕازاندەتەوە نەورۆزە ئەو کوڕانەش پیاون و جەژن گوتی ئەگەر کچێک بە کوڕێک بڵێ کوڕێک بە کچێک بڵێ گوتم کچ بە کوڕ ناڵێ بەس کوڕەکە ڕەنگە بە کچێک بڵێ ئەرێ دەمێ بنداسمەڵێ گوو بخۆ گوتی لە یابان من بۆم هەیە بە هەموو کچێ بڵێم ئەدناسم بەڵام معناوانی هەموو ڕۆژوایان پێڵێن ڕەنگە لە هەموو یابان من کچێکم مەبەست بێ بەو دەڵێم بەس گوتی بەڵام کچەکە زۆر بە ئوسوڵەوە پێ دەڵێ جانەکەم مەجای تۆم نییە ببوورە یاری خۆم هەیەم مشکلە نییە خۆ حافیز بێتەوە حتا لە وڵاتی ئێمە نەڕەسم نەڕیازە نەمۆسیقا نەهیچ شتێکی وان نییە تاکو باسی باڵابوون دەکات خەریزەی سێ کەس سەرکوت کراوە لای گەنج سۆزداری کوژراوە لە ناوە باشە ڕەنگە لە ڕێگەی نەجاڕی بێ هەر سەنعەتێک بێ فەنی تێدا بێ بەتایبەتی فەنە باڵاکان هونەر و ئەدەب دەڵێم ئایا لە وڵاتی ئێمە ئەو مەجالەش نییە مۆسیقا و ڕەسم فشقیاترین دەرسن لە ئیبتیداییەوە لە وڵاتی ئێمە هیچ زۆرە مەجالێک نییە بۆی تۆ پێی دەڵێن باڵابوون بەڵام کوا مەجالی باڵابوون بۆی من واز لە شتا غەریزەکانی خۆم بێنم بۆی باڵا بم لە فەن و ئەدەب و فکرا کوا سەرچاوەکانی لێرە مشکلەوەی سەرچاوەکان نییە بۆیە بە کولی مەجای باڵابوونیش نییە کە فڕۆی تەکیدی لەسەرەکە ئەڵێ شارستانیەت بریانراوە لەسەر کەپتی غەریزە ئەساسیەکان بە تایبەتی ئیرۆس و تانتۆس کە غەریزەی مردن و مەرگ و ئەوەیە سەر هەڵایە دائیمە لە وڵات فعلا تەمزیدی مەرگەکرێ لە وڵاتی ئێمە جارێک ستونێکم نووسی لە کوردستان نوێ کامێرەی ڤیدیۆ تا ناو قەبر ئەمان باشەوە مەرگ
دیمەنی مەرگ معناوە نیە شەهید پیرۆز نییە بەڵام عالەم چ گوناحیە بچێتە ناو قەبر بە کامێرە ڤیدیۆ بەڵام مەشهەدێ محازەرەیەک لەسەر خۆشەویستی و فکر و عەلاقەی نێرومێ لە هەموو تەلەڤیزیۆناتی کوردستان قۆناغی ناتوێ هێشتا ساڵی 3000 ئەوها بڕوا وەختی نایە بەم وەزعەوە ئێمە مەرگ هەموو ئێمە مشکلەی عەلاقەی ئێمەش لەگەڵ دراوسێ و دژمنەکانمان هەر لەسەر مەرگ بنیادراوە علاقەی کورد و تورک و علاقەی کورد و عەرەب و علاقەی کورد و عەجەم لەسەر مەرگ بنیادراوە کەواتە هیچ زۆرە ئەوەیەک نییە من لە گۆڕانکاریەکانی جەستە و ڕوح و نەفسی تۆ بگەم گۆڕانکاریە سایکۆلۆجی فیسیۆلۆجیەکانی لەشی تۆ من هیچ ئامادە نیم جۆر لێ بگرم بۆیە بە کولی چی پیا بێت ترس و شەرم و قەلەق و دڵڕاوچێ کە ئەبێنم من ئیتر جورئەتم نەما بپرسم ئەگەر چی پێویستە بزانم بە تایبەتی گەنج بەڕاستی کە باڵق بێ پێیەکی لە مەرحەلەی قۆناغی منداڵیەتیە پێیەکی لە مەرحەلەی بڵێن کامل بوونە نەتازە بۆی دەکرێت بگەڕێتەوە قۆناغی منداڵ نەتازە لە ناو پیاوان جێشی دەبێتەوە درزێک جۆرێک لە شیزۆفرینیا جۆرێک لە دەبوون لە شەخسیەتیا پیا بێ ئایا ئەو منداڵە ئێستایا پیاوە بۆیە گەنجی ئێمە لە وڵاتی ئێمە بەجگەرە خواردن تعبیر لە پیاوەتی خۆیەکە مەسەلەن چکە مەجالاتی تر نییە پیاوەتی خۆی تیا بنوێنێ بۆیە بە کولی دەبینی وەسعێک ناڕێک دروست دەبێ و هیچ زۆرە شتێک نییە لەبین تێنەگەیشتن لەو مەوزوعە وای کرد لە ساڵانی بیدایەتی هێشتا حکوومەتی بەعەز قەرارێکی دەرکە سەناعە و تیجارە و زەراعەت تێکەڵ منجیا بوونەوە رەمووی من ئەو مەرحەلەم لەبیرە کسان و کوڕان بە حەسرەتێکەوە خەفەتیان نەخوارد کە هێدی ساڵ بە ساڵ لێک جیا بوونەوە لەبەرەوەی فکری بەعەز کە هات وای پیشان دەکە تەقەدومیە و عەسرانیە و هاوچەرخانە بیرەکاتەوە بەڵام سەدام حوسێنێک کە دوای خەلیج گوتی کورە جۆمە دەنێ دۆڕانیی حاڵی سمێڵی پیا و شوار بزلم بالعافیە حکوومەتێک بێت سمێڵ لای ڕەمزی پیاوەتی بێ و شەهامەت بێت چۆن کوڕ و کز لێکتری زیان ناکاتەوە بۆیە لە ساڵی هێشتاوە ئێمە لە کوردستان ئێستا دوای ڕاپەڕینە بۆیە وەکو کاک بەختیار دوێنێوتی ئەبۆیە هەندێک گۆڕانکاری بکەیت غەڵەتێک دوسێ مانگ لەمەوبەر لە سناعی کچان پیا بۆ لە بینی مامۆستایەک و بڕیاریاندا چی پیاوەیە دەریکەن لە سانەویاتی کوردستان ئیلا گەر ئینگلیزی و نازان چی کۆمەڵە دەرزەگەر حەساس بۆ بمێنێتەوە باشە ناکرێت لە هەموو کوردستان لە هەموو عێراق لە هەموو دنیا غەڵەت پیا بێ چۆن پیا نابێ بەڵام ئەو غەڵەتە هیچ نییە لە چاوەی تۆ کۆمەڵی عەلاقاتی ئینسانی ئەگەر بۆت بکرێت دروستی بکەیت بۆیە تێنەگەیشتن لە مەرحەلەی قۆناغی گەنجەتی نەک لە فەرد و لە مامۆستایەکەیە بەڵکو لە سوڵتەی دەوڵەتی شادزاریوە ئەو ناتێگەیشتنە بەرامبەر ئاخر هەیە بۆیە بڕیارەتی عەسوفی دەدرێت یەکسەر کوڕ و کز لێک جیاکرێتەوە بە یەک غەڵەتی کە لە شارێک یا لە مەکتەبێک دروست دەبێت بڕۆ ناو کولیەش ئێستا زۆربەی کات کوڕ و کز بە تەنیا دانیشتن زۆربەی کات بڕۆ زەرعە بڕۆ توپ بڕۆ زۆر شێت بە دەگمەن دەبینی ئەگەریش دانیشن بەیەکەوە چونکە موشکیلە دیسانەوە خەری ناحی نێرینەوە مێ بە یەک دنیا قەلەقەوە لەگەڵ یەک دانیشتون وەک نوعێک هیستریایەکی تووشە بێ چونکە خەیاڵی لای مەوزوعێکە خنچێراوە ئیتر نەوع قەلەقەشی توش دێ بۆیە چاکتر هە لە تەنیشت دانیشێ بۆیە ساڵی دوم سێم کچان بڕیارە توخوا واز بێنین بۆ خۆمان لەگەڵ یەکە بین کوڕانیش بە کەیف خوان و تا واز بێنەوە وەها سەلامەترە ئەو دیمەنە من ساڵانەی بینم وەستانی کوڕان لە بەردەمی مەکتەبی کچان ئەمە گەنجمم لە عەدادێ برادەرێکمە بوو ئەچۆ فیلمی ئیندیەوە نییە کوڕەکە شان لە شانی کچەکەدا و کتێبی لێکێتە خوارە و سەیری یەکتەرەکەن حەز لێکەن کەچی پێیان گۆ بێ ئەخلاق ئەیگو شێرزادەوە چیە من لە فیلمەکە 200 جار کوڕەکە حەز لە کچەکە کچەکە حەز لە کوڕەکەەکە ئەوە لۆ بە من دەڵێ گوی بخۆ کاکە طبعا لێرە تەشویهاتی فەنێک کە درۆیە فەنێک کە درۆیە عەلاقەی بە واقعەوە نیە واقع شتێکە کەی لە هیند شتی وایە سەگ بە کەی شتی وایە لە هیند شتیوان نییە ئەوە فن ئینجا طبعا متفرجی ساڵی 700 فیلم لە هیند دەکرێت لەس ئەم زۆرە ئەفلامانە 700 فیلم ئەنتاج دەکرێت طبعا هەمووشی شعبەکی مەکبوتە هەموو گەنج و کوڕ و کچ و پیرەمێردی هیندی تەنفیز دەکەن لە خلالی ئەو ئەفلامانەوە باسی طبقەکان بە شێوەی زۆر مشەوە هەروە دڵداری بە شێوەی مشەوە وەکو برادەرەی من لێ شان لە شانی کچەکەیە پێڵێ حەیوان من پاری زۆر جار باسەکەم بڕۆ ئەو دەستەکانی کوردستان حتا لە مەکتەبی کوڕەکان ئێمە لە قۆناغێ تێکەڵ بین مەجبور بین دیوارەکان ڕەشکەین چکە شتی تیا بسرە ئۆخ بە ساقەت بم نازەنم
ئەمن نامەی کچم لایە زووخاوە سندوقێک نامەی کچانم لایە زووخاوە کچی وا هەیە عمری 7 ساڵە معاناتیە هەموو جارە لەگە خێزانەکەمێ خوێن ماڵم تو شەرەفت 7 شێرزار توانێ مشکل حەلکە هەمووشی مەشاکلی سۆزداریە للعلم زۆربەی مەشاکلی سۆزداریە یا باسی فکر دەکات نیشتیمانەکەم درۆکە لەم کاتەشدا زاریوە لە معاناتی خۆی دەیە وای بنوێنێ کە بێباکە لەو حاڵەتانە زۆربەی کات کوڕ و کچانی ئێمە کە باسی سیاسەت و فکر و نیشتیمان پەروەری دەکەن زۆرێک لەوەی تێدایە من لە سەردەمی بەعس کە ئەوە دەنووسرا دروشم کوڕێکی گەنجمان نەبوو تەنزیمی داخلی بوو ئەمزانی لەسەر دیوارەی نووسی لەو کاتێک کچان ئاگایان لێبوو کوڕە لە ئاخیری گرتم تۆی ئێدامەکرێ سەگ بابە وەزع نییە تۆ ئێدامەکرێ گوتی چۆن ماوە گوتم کچەکانت بین قابلە هەم کچان هەموو پەپوولە بێ قابلە کچێ بە کوڕێ نەڵێ طبعا عرضی عەزەڵاتی خۆی دەکرا على ئەساس من کابرایەکی ژەرزەمینی ژەکەم شیعارەکەی لەسەر دیوارە نووسی بۆ خۆی بەیانی ئێدامەکرد چونکە ئەو فەقیرەی سیاسەت دەکا بۆی کچەکە ببینێت سەر ژێرزەمینی ژە کوڕ و کچی ئێمە بە دیار مسەلسەلات و ئەفلامەوە گرین لەگە بەتەڵەکە مەسەلەن فلیمێکیش لەگە حوبە کچەکە و کوڕەکە چووکە کوڕ و کچەکە طبعا فلیمی مەشهەدی غڕامی و بەڕاستی لێرە ژن و ژنی بێردار و کچ و کوڕ هەمووی هەر بەتایبەتی مێینەی قوڕ بەسەر کە بتکرا و هیچ دەواازەیەکی نییە لەگە بەتەڵەکە تەقەموزەکە کچەکە ئەگەر کچەکە نەگەیش بە کوڕەکە و زووخاوی درای دەڵێ ئەوە منم ئینجا لەگەڵی دەگری خۆ ئەگە سەرکەوێ بگەن بەیەک دەڵێ سبەی مستەقبل منیش لەگە کوڕەکە چێ هیچ کوڕیش نییە لە حیاتی فەقیری ئەو کوڕی کە خوا دەزانێت دەبێ یان نابێت بە تەسەوراتی خۆی بۆیە تەقەموسەکە لەگەڵ هەموو کچی ئەم وڵاتەم دیوە بە دیار فلیمێکەوە فلیمێکی حوبەوە چونکە نییە لە حیاتی خۆشەویستی نییە سۆزداری نییە عەلاقەی نێرومێ نییە تێبینی دەکەی لەوێ تەقەموسی و شەخسیەتە دەکا دەچێتە ناو ڕوحی فلیمەکە ئیجاگە و درامی بوو دەگرێ اینجا فلیمێرەش هەمووی میلۆ درامیایی و ڕۆژهەڵات لەگەڵ یاگرێ گرێژەوە بوو سەرەکەوین ئینشاڵڵا وەکو کوڕکسە ئەمن قەدە و مەشهەدەم لەبیر ناچێت کە کچان یەکتری ماچەکەن لێرە عەلاقەی نێرومێ کە فەسڵ بۆ لە بەتایبەتی لەو قوتابخانەی کە نێر بەتەنیا و بەتایبەتی من لە عەدادێ حتا جاریوە شزوزی تایە هەندێک کچ یەکتری مازەکەن بەتایبەتی ئەگەر نێرینەیەک لەولاوە دیار بێ نەوعە شزوزێش تایە ئەمە ماچی کچ نییە بۆ کچ دەگاتە حەدی شزوز زاریوە بەس زۆر بەکەم لە وڵاتی ئەمە چونکە حشمەت و حەیا کە ئەوەندە قورسە مەجال نییە بەڵام داخلی خفی هەر یەک لە ئێمە حەیاتەشی نهێنی خۆی هەیە هەر خودا دەزانێت چییە حياتشي مزيفي أشكرا كبطلة وهيج عيبيني وهيج مشكليني لا دنيا بلى بلى أستاذي تفضل كلش عادي من أو مشهدش تام بيردين موا كرو كتير جامعة كاتسن بو سيران قسقانم تيكالو بيكالا بس خود مونتاجيكا لسيران زاريوا أتسن بلام زۆربەی کار لە کچەکانم پرسی و ئەگەر تێکەڵ بن و ئەگەر بەجیابن ئەگەر کوڕان بن بە تەنیا جامعە بێ عەدادیە بێ هەرچێ بێ ئەگەر کچ و کوڕ بەیەکەوە بن لێم پرسیون ئەرێ ئێوە خۆشحاڵ بن دوێنێ لە سەیرانەکە بڕوات هەبێ زۆریان کە لەو لەحزەی جلە ڕەنگا و ڕەنکاندا ئەکەنێ ئەگری چونکە ئەو بە هەوەسێکەوە چوو خۆ نەچۆ ڕووبار و تافگە و چیا ببینێ یەک تەش دۆڵمەی بردووە لەولاوە ئەو دەڵێەوە خۆشە و دەشتە و کوڕ و کچ تەبعاً یەک دنیا مراقیب بە مودەریس پیاوەکان ئەبن بە باوک دیسانەوە لێ مەڕاتی واگە لە خۆ بێ کچەکە من مدیرەی وام دیوە گوتیە چینە قەشقۆڵی بەیانی بای داوەتەوە دەربەندی خان ئەوە چیە مامۆستا ئەی ئەزانم بەدەنجی خۆتان گوتووە وەرە قەشقۆڵی ئەی بۆی ڕێگۆڕ مەس بە دەربەندی خان من مشکلەش ئەوەیە لە دوای باڵق بوون کوڕ و کچ حەزەکە یەکتری بناسێ کوڕێک سەد کوڕ بیناسێ فشەیە بەقەدەوە نییە کە کچێک بیناسێ لە عەدادیە جامعەیە قۆنەغێ کە بە ئینگلیزی بێدەن ڕیکۆگنیشن هەتا فرانسیس فۆکۆیامان لە ئاخر کتێبی باسی میلەتانیش دەکات دەڵێ هەمیشە تۆ دەتەوێت جیابیتەوە و بناسرەی بەویتر حەز دەکەی ئەویدی بناسێ هەموو شتێ دەکەی لە پێناوی مەعهەدێکی جنسیە لە ئەمریکا لە 180 پرسیاری بۆ دەدەڵێ پیاوانە ئەڵێ ئایا چ شتێک سەرنجی ئافرەت ڕادەکێشێ یعنی عەبداڵیەوەی تۆ خۆ بەویدی بناسێنی تەمەنای ئەوە دەکەی خۆ بەویدی بناسێنی کوڕ یا کچ
بەڵام دائیمەن دیسانەوە درۆ دەکەین وای پیشانەیەن کە ئێمە پێویستیمان پێ نییە لە جامعە و لە معاد و لە هیچ شوێنێ ئەسڵەن پێویستیمان نییە مێینە بناسین کوڕەکانیش وای دێنن بابەوە حەفە دڵداری کێ لە دەرەوە چ پێویستی بەوە هەیە ئەو کچە بناس واژ نییە مع العلم لەناوە بیگرە من کوڕی زۆر خوێنەوەرە ناسم نامە بۆ یەکتری ئەنووسن نەکەی دڵداری پێوە دیارە کوڕ بۆ کوڕ کچ بۆ کچی ئەنووسێ کچی وایە حەز لە مامۆستاکەی دەکات جایان نێر بەیامێت چکە مەجالی کە نییە کچی وایە حەز لە موزیعی تەلەڤیزیۆن نەکات چکە مەجالی نییە من هەموو جار سەری ئەو لیڤیکسانە دەکەمی کچەکانەوەی قوتابی منن تێبینی دەکەم ڕسمی ڕاغب علامە یا عەبدولحەلیم یا میثۆن ئەو هیندیە باریکەکە یا ئەو مایکل جاکسن یا هەر شتێشکە بێ چونکە ئەو ئەگەر حەز لە کوڕێ بکە ڕسمێکی کوڕەکەی دراوسەیە خزمەکەی پێبێ لەسەری فەلاقاکرێت بە دیلێکە دۆزێتەوە ئەویش ئەگەر ئەو کچە ئەوە چیە جا ڕاغب علامە هەموو کچێک لە لیڤیکسەکەی داوە بەڵام سبەینی ئەگەر بزانن کوڕەکەی حیا و شەرەف و ناموسی دەوە کوڕەکە زۆر سەربەستانە توانی لە ماڵی تەلەفۆن کا بۆ کچێک بەس کچێک قودرەتی هەیە تەلەفۆنێ بکە لەسەر ئەو ماڵە ئەلێرە دیسانەوە دەگەڕێنەوە سەر فروقاتەکان کە بە کولی ڕۆژ بە ڕۆژ حالەت بە حالەت دیوارێکی زۆر ئەستور دروست دەبێ کە من بەڕاستی معجیبم بەو فیلمێ پارک کە باسی جیدارەکە باسی دیوارەکە دیوار لە عایلە دیوار لە سیاسەت دیوار لە هەموو فیلمەکە بنیادراوە لەسەر دیوار دروستکردنی دیوار حتا لە حەزارەی غەربی ئەلەوێدا ئینسانەکە شێت و وێت دەبێ لەوێدا تووشین حالەتێکی عوسابی فەزیحە بێ نەخۆشەکەوێ چونکە هیچ زۆرە حاڵەتێکی ئینسانی تێدا تەحقیق نابێ بەڕاستی یۆن قسەشی جوانیە لەسەرەوە ئەڵێ ئێوە مەزانن غەریزەی ئەو لەگە فرۆید ناکۆک بوو فرۆید زۆر تاکی دەکاتە سەر غەریزەی سێکسی ئەڵێ لیبدۆ کە سەرچاوەی شەهەواتە وزەکی سێکسی تیا یۆن گەڵێ نەخێر نزیکبوونەوەی نێرومێ وزەکی سۆزداریە بەڕاستی واتە ئەگەر حاڵەتەشی سۆزداری و خۆشەویستی جوان دروست بێ ڕەنگە شتێ لەو غەریزە سێکسیە کب بێتەوە ئارام بێتەوە بەڵام ئەگەر بە کولی فەسڵ بوو ئەو نەوزە سێکسیەکە هەیە ئەی باشە خۆ وزەس ئەو تاقە عاتفیەکە لە ئینسانە هەیە لەکوێ تەفریقیکە لەکوێ بەتاڵیکە قوڕ بەسەری خۆی بکە لەکوێ مەجالی هەیە کە هەموو دیوارەکان بەڕوویە داخراوە با بڵێنەوە عەدادی هیچ لە وڵاتی ئێمە متەوەسطە عەدادی کوڕ و کچ بە تەنیا دەخوێن و تەواویتر ئەم عەلاقەتە بە کولی تەشویهە بە یەکتری ناناسن و خواحافیز کوڕەکە کە لە 6 سانەویە کچەیە زیاتر کوڕەکە تعبیریشی لێکە بە یەک دنیا ئاواتەوە چێ بۆ جامعە دەیڵە خۆ بۆ ناڵێ فیزیا و کیمیا کوڕێک شتێکی کەشێ کچی لێدا کوڕیە یەکتری ئەناسن بەڵام ئەو قوڕ بەسەرەی کە ئەوە بەو شێواوی لە منداڵی و لە گەنجەتی وا قوڕی بەسەر بووە بای چە نەتوانێت تاسیر لە فەلسفەی جامعە بکە کە دیسانەویش دەوری باوکە بینێ پاشان جامعەک بە هەموو تەخەلوف و نیزام و سیستمی باوکایەتی چۆن دەتوانێت گۆڕانکارێک لە ڕوح و نەفس و ئینسانیەتی ئەم کوڕ و کچە بکە بە ئیطلاقا نایکە بۆیە من تەسەور دەکەم فەرەزیەک دادەنێم کە زۆر پێتان ناخۆشە یعنی ئینسان پێشوێ بچێتە جامعە ڕەنگە تۆزێ شێوە بێ ساغ و سەلیمتر بێ بەڵام کە تەخەڕوزەکە بە کولی دەشێوێ یعنی بە شێتوێتی تەخەڕوزەکە زۆربەی کوڕ و کچ لە 4 ساڵی بە لەعنەتی دەکەن چکە بە یەک دنیا شەوق و زەوقەوە چوون بۆ جامعە بەڵام هیچی تەحقیق نەبوو دەڵێ گوم تێکرد لەو جامعەی کە هیچ خۆشێک تێدا نەدی خۆشیەکە چییە علم و معریفەت نییە خۆشیەکە وەیە ئەم تاکە شتێک لێی مەحروم و ناسینی ئەوی ترە کە نەیناسی لەوێ کە چاکترین مەجالە لە کۆمەلگایەکی متەخەلیف یەکتری بناسن لە هەزاران حاڵەتێکی خۆشەویستی جددی و شوکردن و مێرکردنێکی جددی دروست نابێت لە ناو جامعە هەر لەبەر ئەو ترس و شەرم و عەیبە و عارەیە کە لە ئەخلاقیاتی جامعەیە لە وڵاتی ئێمە پەیڕەو دەکرێت چونکە یەکەم جارە چێ کوڕ و کچ تووشی سەد مابێ کاک ڕێوەر ئەو ڕۆژە شتێکمانەوە پێ دەڵێن قاس ئەوە نییە کاتێتە جامعەوە هەر سەری ئەو لای خۆیەکە پێ دەڵێن قاس یعنی ئەوەی لە پۆلی یەک قازی پێڵێن قاس معرفة پێش ئەخرێ دیسانەوە سەفەرێکیانەکە بەختیار گوتی معریفە نییە شتێکی زۆر مردووە تەقدیمەکەی معریفەتیش نییە معریفەت پێش ئەخرێ هەموو شتەکانی کە پەیوەندی هەیە بە ئینسان و بە نەفس و بە ڕۆح و بە جەستە ئینسان فەرامۆش دەکرێ حتا لە قسمی طبیش کە تەشریحی تیا دەخوێندرێ زۆر بە شەرم و شکۆوە دەخوێندرێ بۆیە بە تەسەوری من دیسان سەقافەشی زۆر تەقلیدیە لە جامعەش عینەن
هەمان سەقافەتی عایلەیە هەمان سەقافەتی قۆناغەکانی سەرەتایی و ئەوەیە هەموو کەلتورە ئەخلاقێکی کە تۆ وەردگرتووە لە جامیعە تەقدیم بێ بە کولی نەوعە جەهلێکت هەیە بەرامبەر حیاتی سۆزداری و سێکسی خۆت و ئەوەش مەرغوبە لە بەڕاستی لە وڵاتی ئێمە مەرغوبە بە تایبەتی بۆ کچ بۆ مەینە زۆر لای پیا و پیاوێک ئەگەر بزانێ ژن یا کچەکەی یا دڵدارەکەی یا کەسەکەی زۆر دقیق معریفەتی بە سێکس و جەستەوە بە قورئان لەوە تەجروبەی هەیە بە شەرەفە بۆیە کچەکە گە تەجروبەش هەیە بێ فەقیرە دەبێ خۆی جێل کا لەو مەسەلە پاشان وای بنوێنێ کە مهتەم نییە بۆ مۆزوع فشەیەوە چییە بۆیە نەوعە جەهلێکەیە لای کوڕ و کچ بە ئەنقەست وای دەنوێن کە مهتەم نین بەڵام کچەکان کە دەچنەوە قسمی داخلی لە سەدا نۆتی نوکتە و قسەکانیان و معاناتیان ڕەنگە ئەوەی تێدا بێت کە باسی خۆشەویستی و سۆزداری و مەسائیل و ئەوە بکرێ طبعا بە شەرمەوە بەڵام کوڕەکان هەر بە حڕیەتەوە من لە کچێکم بیست ناسیا و ماڵی لێڤڵێەوە لە هەندەسە بەکاری دێن قسمی داخلی لە مووسڵ بەرامبەر بوو بە لێڤڵەکە نییە کە مەساعەکان لە هەندەسە بەکاری دێنن بۆ نزیککردنەوە زەوی کوڕان لە قسمی داخلیەوە بۆ سەیری کچەکانیان نەکرد بە لێڤڵ بۆ مەسح بەکاردێنی ئەو بەڵام من لە سەفەراتی خۆمان کوڕ و کچم دیوە کوڕ دووربینی هێناوە گرتوومە لە خەتە کچە چێتە سەر ئاو بۆ خۆی گوێ چەمەکە و شانی داداوەتەوە مەجال نییە خۆ بە حڕێت سەریکە قسەی لەگە بکە بۆیە مەجبورە بە دووربین بچێتە پشتدارێک لێەوە سەری کچەکە بکە بەڕاستی بیزات بەنسبەت مێینە قساکەم دیسانەوە دوو سەقافەت هەیە تەقدیمەکرێ بڵێن سەقافەتش تەقلیدی کەلتوری ئەخلاقی کۆمەلگای تۆ کە لەسەر عەیبە و ترس و شەرم بنیارراوە پێشی دەڵێن ئەوە تۆ چوویتە جامیعە ئیستیقلالیەتی خۆت هەیە تۆ سەربەستی تۆ ئازادی تۆ کچی ئافرەت نیوەی کۆمەڵە کەچی ئەچێتەوە ناو ماڵێ قوڕبەسەرەی ئەخلاقێکی ترە لە شەقام و جادە و پاس و ئەخلاقێکە ناو جامیعە گوایە ناو سەربەستێش تێدا تووشی ئەخلاقیاتەکی دیسانەوە لێرە تووشی ئافرەت تووشی شیزۆفرینیا دەبێت تووشی لەدبوو نەبێت لە شەخسیەتی بە قەناعەتی من چونکە ئەو لە کۆمەڵگە ئەخلاقێکیان فێر کردووە کە دەبێت بە حشمەت و بە ئەدەب و لە جامیعەش گوایە مؤسسەکی علمانی عەسرانیە مع العلم برادەری نەشتێکم لەبیر چوو پێتان بڵێم دەستگایەکی غەریبە بە بنیاتی ئینسانی کورد بەڕاستی جامیعە لە غەربەوە بۆ ئێمە هاتووە ڕەنگە فڕەنسیەک کچە فڕەنسیەک و کوڕە فڕەنسیەک بچنە جامیعە عمری جامیعە لە 600-500 ساڵ بێ مشکلە نییە بەڵام بەنسبەت تۆ مفاجعەکە لێرەدایە تۆ لە کەلتورێکی وا دابڕ لە دوو سزنی جیاوازی نێرومێر یەکسەرە چێ ناو جامیعە توش سەدما بێ توشی خوڕپابی چونکە بە کولی لەوێدا تۆ سەیر دەکەی بە حیساب چوویتە جامیعەشت فێروی بەڵام نەخێر ئەخلاقی تەقلیدەکە لە جامیعە دیسانەوە دەمێنێتەوە بەڵام ئەو ئەخلاقە تەقلیدە نامێنێتەوە لێ مثلا هەموو کوڕ و کچێک بۆ هەیە لە ناو جامیعە پەیوەندیان هەبێ قەیناکە لە نادی و ئەگەرچی بە شێوەکی شێوا و ترسنۆک و شەرمنەوە قسەی لەگەڵێ بەڵام ئایا بای چەند بۆ هەیە لە دەرەوەی جامیعە پیاسەی لێ بکە بای چەند بۆ هەیە دوایەوە تەخەڕوجەکە تەلەفۆن و نامە و خۆشەویستیەکەی کە حتا ئەگەر ناوی لێن هاوڕێیەتی بەردەوام لەگەڵ ئەو کچە بکە ئیطلاقاً کچ و کوڕ دوای تەخەڕوجەکە لە جامیعە بە حیاتی ناوێرێ ئیتر مەرحەبا یەکتریش بکەن بە تایبەتی کە شووی کرد من تاڵیبەم هەیە شووی کردو ناوێرێ سڵاوم لێ بکە لە بەمێر دەکەیت دەڵێ زرتە بۆزە چییە سڵاوی لێ دەکەیت بۆیە منیش خۆم کەرەکەم سڵاوی لێ ناکە گەرچی زۆریش یەکتریمان خۆشەوێ لە ڕووی سۆزداری و ئەوە تەواو مامۆستای بێ قۆناغێک چاو دەرێت تەواو بۆیە تۆلستۆی قسەشی زۆر جوانەیە دەڵێ لە جامیعات و لە پەرلەمانات و لە زانکۆ بەڕاستی ئافرەت تیا ئازاد نابێت قسەشی زۆر سەرێ دەڵێ ناو پێخەفی نووسنە سەربەستی ئافرەت مەبەستی چیە لە پێخەفی نووسنە یعنی ئافرەت بە هەموو کەلتوری قەراراتی بۆ دەرەکەی بەڵام کە کەلتورە داخلیەکەی کەلتوری تەقلیدی مجتەمع بێ هەزار قەراراتی سەوری فەوری بۆ دەرکە ناتوانێت بیگۆڕێ لە بنیاتی ئێستا لە معادی فنونزەوی لە زۆر دەڵێم مامۆستا نایڵێ مدیر فلان کەس سەربەستیشی کە بەڕاستی خۆ کچ و کوڕە بە کەلتورێک بەرەو بێک دنیا ترس و شەرمەوە بەڵام ترسەکە لەسەر خۆلادە من چ دەڵێن دەڵێ باوک ناهێڵێ دایک ناهێڵێ قەیناکە چکە باوک و دایک کەلتورێشکێ بەڵام کە دێتەوە گوایە مەجال مەفتوحە درۆشە هیچ مەجال مەفتوح نییە چونکە ئەو خۆی داخراوە تاو لە سەو کەلتورە پەروەردە بوو مدیر بڵێ دەیاڵات تێکەڵ بن هیچ مشکلێ بەڵام ناوێرن تێکەڵ بن تێکەڵ دەبن بەڵام ئەوەی کە باسی نەکرێت لایەنی ویژدانی و سۆزداری و عاتفی و سێکسیانە کە ڕەنگە زۆر مەطلەبیان بێ یەکتری تێدا بناسێ بۆیە دەڵێش ئازادی ئافرەت قەت لە پەرلەمانات و جامیعات نی ڕەنگە لە پێخەفات بە حیساباتی خۆی چکە لەوێدا حەقەتی
لێرە ئەو تربێتە و ئەو حشمەتە و ئەخلاقەوانە کە حتا ژن و مرد سەعادەتی خۆشنودی و ئاسوودەجی ببینن چکە ژن و مێردیش بە یەک دنیا ترس و شەرم و دوودڵیەوە لێک نزیکە بێنەوە هەموو کوڕ و کچی وڵات بەیان بکەن ئەوەندەی باسی سیسەمێکەکە باسی خۆیان ناکەن کە لەسەر سیسەمەکەن سیسەمەکە میمترە لە خۆی کە لە کۆمەلگایەک کە بازار و قازانج و مڵک تێیدا قیمەتیە بێ ئافرەت دەبێ بە مڵک و ئەبێ بە بیزاعەیەک و بیزاعەکان و ممتەلەکات میمترە لە وجودی عەلاقە ئینسانی من و تۆ وەک نێرومەیەک نەک ئەو دوو ئینسانەی کە لەناو ئەو ژوورەیە ژین یا لەسەر ئەو سیسەمەیە بۆیە بە تەسەوری من ئەخلاقەشی تەقلیدیەیە کە لەسەرەوە دناوە ئەمەش درۆیەکی زۆر گەورەیە تۆ سەربەست دەبی لە جامیعە شتیوان نیە کچ و کوڕانی ئێستا کوڕانیش لە قۆناغێکە بەڵام کچان زیاتر نەخۆشیەکەیە لە علم نەفسا پێ دەڵێن کالۆمانیە خۆی ڕازێنێتەوە لەسەر ئاخر تەڕاس طبعا وەک تاوزیەتەوە چێ بەس بۆی سەرنجی ئینسان ڕاکێشێ عەزابی بدا بۆیە هەموو عەلاقەشی ئێرە بەڕاستی دوێنێ باسی سادی و ماسۆشی کرا لە متەڵەقی توندڕەویەکە بەڵام سادی و ماسۆشی وەک دەلالەتی ئەوەیە تۆ بە شەکلێکی بەسیتیش بێتێ ئازاری بەرامبەرەکەت بێ نیو سعات لەبەر ئاوێنە خۆی دەڕازێنەوە لە ڕۆژی نەورۆز یا لە ڕۆژی عەفلەیە لە هەر ڕۆژێکە بەزەگە کوڕێک پێی بڵێ ئەڵڵا جوانی ئەڵێ تۆ عەلاقەت چییە ێ باشە تۆ ویستوتە یەشی سەرنج یەشی ڕاشی بۆ بلێی توو ڕەدەبی لێرە بە یەکێ بڵێ خۆشتمێ ئەڵێ ببوورە دەڵێ چی عەفوان یعنی چی يعني خۆشەویستی عەلاقەی بە سێکسەوەی دیسانەوەی گوناحە خۆشەویستی یعنی من تۆم دەی ئەوە بەوە دەستی پێکاوە بابە من تۆم خۆشەوی وەک ئینسان خۆ ناو خۆم کەسی پێ دەڵێ تەواو ئەوە قۆناغی یەکەم بۆیە ڕەتێکاتەوە لەو ئاگرە دوورێ بەڵام وەکو وتم لەگە فلیمەکە ئاگری چونکە حیاتەشی داخرا و وش چیەیە حیاتەشی خەیالی دەچێت و هەموو ئینسانی ئێرە خەیاڵێکی خیلاعی هەیە برادەرینە خەیاڵی خیلاعی لەوە پێک دێ کە تۆ مەکبوتی داخراوی هیچ زۆر عەلاقەتێکی ئینسانی نییە مەجبورە تەعویزی ئەوە بچێت بە خەیاڵات من زۆر جار تێبینی دەکەم ئەو حاڵەتە هەیە من ئەو سەردەمەی تێکەڵ بوون زۆر جار کوڕێک پێم وەگوو بخوێنەوە بە ئینگلیزی دوای لا دەرەواتەوە کچەکەەوە قسەی قژێکە لە پشتەوە خەیاڵ بردوێتیەوە مامۆستا بۆ لە خەیاڵمانەی عەلاقەم خۆش بوو لەگە هەندێک کوڕ مامۆستاوە چییە لە خەیاڵمانەی ئینگلیزی چی خودە عەفو بکە ئەمە نەمزانێ و کوڕ حەز لە کچێکە لەو پۆلە بەس ناوێرە پێی بڵێ بەس تەخەیولاتەکا بۆ خۆی فەقیری خەیالی خیلاعی لێرە زۆر بەقوتە ئینسان هەرچەندە لە وڵاتە جلی لەبەر بێ بەڕووتی دەبیندرێ ڕەنگە لە ڕووترین وڵات ئینسان بەڕووتی نەبینێ بە یەک دنیا حشمەتەوە ببینرێ چونکە دیوێتی و لێی بێزار بۆ ئەیبینێ ئەزانێ مەسەلە چییە بەس لێرە هەموو ئینسانێک بە جلو بەرگەوە دەڕوا بەڵام هەموو نێرینەیەک ڕەنگە بینە کەمتر چونکە لە ڕووی هەندێک حیساباتی نەفسی ئەگەر لێرە مەجالم نییە قسەی تێدا بکەم ڕەنگە بەڵام هیچ کوڕێک نییە بەڕووتی مەینە نەبینێ چونکە لە داپۆشراوە بۆیە خەیالێکی خیلاعی لەلا دروست دەبێت خەیالێک کە دەیکوژێ کە سیسیەکە کە ئەیکوژێ من زۆر جار ئیمتیحانات تاجیلەکەم لە مەکتەب ئەزانم دوێ شەو عادەی سڕیان کردووە 15 کەس لەو پۆل بەڵێ بە تەکید وایە لەبەرێ حیاتی داخراوی کە کوڕەکە تەنفیسی نەبوو لە هیچ لایەکەوە سدەکە مەجبورە خۆ بە خودی خۆی خۆ ڕەحەتکە هەڵبەت هیچ مەجالێکی تری ئینسانی نییە لە بەردەمی حتا عەلاقەی سۆزداری ئینسانی نییە لە بینە ببورن ئینفعالەکە بەشێکە لە مەوزوعەکە کەواتە بەکولی ئەخلاقێکەیە کە جیایە ئەخلاقی تەقلیدی کۆمەلگا و خێزان و مجتەمەع و حتا هەموو دەستگاکان ئەخلاقێکەیە گوایە تەتەوڕی کردو علمانی و مؤسسەی غەریبە وەکوتم کەواتە جامیعە مؤسسەکە غەریبە بە ئێمە چینە ناو دنیایەک دەستگایەک کە نایناسین و تێی ناگەی بۆیە لەوێدا وەکو بارزان فەرز لە مەقالەشێڵێ ڕەنگە هەموو قودرەتی کچێ لەوێ کۆیتە چەند کوڕ دەکا بە عاشقی خۆی من لە کچێشکەم بیست ئەڵێ زۆر زۆر لە قسمی داخلی ئەڵێن سۆزان 22 یعنی 22 کەس مصارعەی کردو یعنی 22 کەس عەزی لێ کردو یەشکە ناوی فاتمە سێنزەیە ئەو کچەی قوربەسەرەی ئەگە خوا غەزەبی لێگربی تۆزێ وەزعی تاوانەبی ناشرین بێ بەستە زمانەی ئەگەر هیچ کەس مصارعەی نەکرد بێ ناویڵێن فاتمە هیچ فاتمە صفر یعنی دەبێ بم بجێ مەزاق چونکە کەسێ نەبوو مصارعەی بکە ئەی بەچی بینوێنێ ئافرەتە و مەینێ و کوڕ سەرنجی کوڕ ڕادەکێشێ هەمان شت بەنسبەت کوڕ لە ڕووی سۆزداریەوە لە وڵاتی ئێمە پێناگا بۆیە زۆر جار وێ چۆن چیەکە باشە چ بکە باشە نێرینەی خۆی لەوەیە ئەوە کاکە گەورەترین ژمان ئەبێ بە دۆن جوان
گەورەترین ژمارە لە بکا بە معجیب و حەزیان لێ بکا و جاری وا بە درۆژ بە خەیاڵاتی خۆی نییە ڕیزیەکە بە خەیاڵی خۆشی ڕەنگەشتی وا نەبێ ئاو کچە بەڕاستی زۆر حەزم لێکە بەڵام خۆم تاقەتم نییە مەجالم تەسکە ولەبەرەوەی ئافرەتیش دیسانەوە حیا و عشمەت و حرمەتی هەیە دەبێت زیاتر ئاگای لە خۆی بێ چونکە ئافرەت وەکو جامێک وایە بەڕاستی پڕ بێ لە ئاو دەچێتە خەڵتە هەرچی کەلتوری ئەخلاقی ڕەجعی هەیە لە ئافرەتا کۆ دەبێتەوە لە ئاخیری ڕەنگە نێرینە ڕێگا و دەواازەی تری هەبێ بەڕەڵا بێتەیدا و تعبیر لە خۆی کا بە جڕلیان بە ئارە خواردنەوە بە فیکەلیان بە سەماکردن بە شەڕ و شۆڕ بە ڕاضە بەڵام کچەکە نیەتی بۆیە هەرچی عەزابات هەیە دەشزانێ مجتەمع بە کەلتورێکی هاوچەرخانەوە نایەوێ بە فکرێکی هاوچەرخانەوە نایەوێ بۆیە دائیمەن دەچێتەوە یاسای کۆمەڵ پەیڕەوی ئەخلاقیاتی کۆمەڵ کەلتوری کۆمەڵ کە کەلتورێکە بنیادناوە لەسەر کەبتکردن و سوکردن و چکۆلەکردن و خەساندن بە معنە معنەویەکەی ئافرەت بە یەک جاری کوشتنی من ئیحسایەکی ساڵی 81 لایە لە جامعەی سلێمانی کراوە دکتۆرە ڕازی حەیدەر کردوێتی حەز دەکەم بە پەلا لەگەڵ 200 کەس کراوە کچی عەرەب و کورد و ئەنواعی تیا بۆ مەسیحی و مسلمان و چینی سەرەوە چینی خوارەوە هەمووی تێکەڵا تقریبا 32 لەوانە گوتیان ئەگە تەخەڕوجکەی حەز دەکەی ئەو ئەفکار و ئەخلاقی کە بە حیسابی خۆ کچێکی ڕۆشنبیری فێر بووی چاکترەیە 32 لە سەدا گوتێتی من پێم چاترە بسمەوە ناو کەلتورە ئەخلاقیکەی کۆمەڵگا با دواکەوتوان نەش بێ 50 طبعا دوای ئەوە کە ڕقابەش نییە و باوکو بدایک دیار نییە گوتێتی وەڵا خۆزیە حەزمە کرد ئەو کەلتورە بێ کە من ئازاد بم سەربەز بم حیا و حرمەتەکە و هەموو شەرەف و ناموسە لەسەر من کۆبەتەوە حەزی لێ ناکەم بەو ڕادەیە منی کوشتووە یعنی نەک بەڕڵا بێ بەمعنە ئینسانیەکە تەحەڕڕ ئازاد بێ ئافرەتێکی ئازاد بێ لە 110 گوتێتی ئەسڵەن من عەلاقەم نییە بەو مەوزوعە یعنی نسبەتەشی زۆرە لە 142 هەبێ لە کۆمەڵگایەک کە بڵێ بەڕاستی من لەگەڵ ئەوەدام جۆ لە باوکو و دایک و ئەخلاقی کۆمەڵی خۆم بگرم با دش بە هەوەس و ئارەزوو ئینسانیەتی من بێ با ئەو حاڵەتە لە خنکاندنی مندا مەیسەر بکرێ بەڵام هەر وان پێ خۆشترە چونکە ئافرەت دەترسێ لە دوا قۆناغدا ئافرەت دەترسێ چونکە نایانەوێ بە کەلتورێکی هاوچەرخانەوە ئافرەت ناوێ بە بیرێکی ئازادەوە ناوێ وەکوتم دەبێ خۆجێل کا لەو حەقەتانێ ئەگەر فێری بوو بێ بەڕاستی من تەسەوریشم نییە لێرە ئەو کەلتورە فکری هەبێت چونکە ئافرەت زۆربەی قوربەسەرەی وا فێر دەکرێت کە سبەی تەخەڕوج دەکا مێر دەکا ئیتر پێویستی بەو نییە خۆ بناسێ بۆیە لێرەدا قوربەسەرەی زۆر بە ئاسانیت چێتەوە ژێرباری ئەوەی کە لەگەڵ یاسای چەوتی کۆمەڵ بڕوا بەڕێوە 50% ئەوانە گوتیانە ئێمە حەزمان لێ ئەو ئەفکارانەی فێری دەبین لە جامیعەیە لە خیلالی گفتوگۆ بەڵام بەڕاستی حیا و عیبە و شەرمە لێمان ناگەڕێ بۆیە پاشگەزە بینەوە لە 130 گوتێتی من لەبەر خێزانەکەم بەڕاستی وەکو خۆم دەمێنمەوە وەک چۆن کۆمەلگا پێی خۆشە هەروە دەمێنم لە 120 گوتێتی ئەسڵان من تااقەتم نییە بەربەرەکانێ لەگەڵ کۆمەلگایە بکەم کە کەلتورێکی بە من فرۆشتووە ئەگە خاوەنی ئەو کەلتورە نەم لە 2000 دەبە بە ئەخلاق لە قەڵەمەیە بۆیە دەبینی بە کولی تەسلیم بوو جا ئافرەتێک بەو کولیە تەسلیمی قەدەرێک بێ خرافەیەک بێ کۆمەڵی ئەخلاقیات کە ڕەنگە لەسەر خرافەت بنیانرابێ فاشیەتی جنسی پێدەڵێن نەوع فاشیەتەکە کە بنیانراوە لەسەر خرافەی گوناح و سوکایەتی و کەمکردنی ئافرەت چۆن جورئەت دەکا با نێرینە هجوم کا وەکو لە عالەمی حەیواناتە ئەو هەتا بۆی بکرێ دەکشێتەوە هەتا بۆی بکرێ بە تایبەتی لە کاتێکیدا ئافرەت گومان لە ئەوە دەکا کە بەکەم سەیرەکرێ بۆیە دەترسێ لەوە نوع دیفاعێک لە ڕووی نەفسیەوە قسە بکەین ئافرەت بۆی بیسەلمێنێ قودرەتیە ئەوە نییە کوڕەکە تەعزیبەیە ئەوە نییە عەلاقە نابەستێ ئەوە نییە جاری وا دەبێتە سادیەک ڕەنگە لە تەحلیلاتی نەفسی بە خوێندبوونی ئافرەت بە عەزابەوە کە منداڵی دەبێت بەشێک بێ لەوەی ماسۆشی بێ یعنی حەز بکە ئازاری خۆ بدە بەڕاستی هەندێک جار ئافرەت دەگاتە قۆناغێک کە دەزانێت دەرەوە ناهێڵێ کەلتوری دەرەوە ناهێڵێ دەیوە ڕقێ دروستکا بەرامبەر ئەو دنیای و کەلتورەی کە ناهێڵێ ئازادی خۆی وەرگرێ چ دەکا دەستەڵاتی نییە لەگە ئاخرا بەشەڕ بێ ئینعیکاس دەکاتەوە سەر خودی خۆی زۆر جار وێ ئافرەت من دیومە لە کولیە لە ئاداب لە ساڵی 70 متحررترین ئافرەت کە حوڕێتی خۆی وەرگرت بوو کتوپڕ کە زانی ئەو شتانەی بۆ مەیسەر نابێ لە کۆمەلگایەکی وا دەرەخراو یەکسەر ڕەفتەی لەسەر کردوایەوە مەرج نییە و ئیمانی هەبوو بێ
بەڵام لە قەهری ئەوەی کە نەگەیشت بەو خەونانە و کە نەگەیشت بەو ئاواتانە و کە نەیزانی چۆن مامەڵە بکات لە مجتەمع یەک زاری بە کولی خۆی دەکوژێ و تەسلیمی قەدەرێکە بێ کە بە کولی طبعا ئافرەت سێکسلێس وەکو ئینگلیزە بێ دەبێت دائیمەن وا پیشان درێت کە سێکسی نیە ئەسڵەن چونکە ئەگەر هەی بێت ئەگەر عاتیفەیە بێ ئەگەر سۆزیە بێ زۆر دەبێتە مایەجێی شەرم بۆ ئێمە لە جامیعاتی ئێمە بەڕاستی برادەرینە معریفەت پێش دەخرێت معریفەت بە معنە معلەبەکەی معریفەت فیزیا کیمیا وەکو توتی پێمان لەبەر دەکەن و مع العلم ماسلۆ یەک شتی زۆر جوانەیە نەزەرێکەی کە لەسەر حاجاتە یەکەم جار ئینسان بەڕاستی لای مهمە حاجاتی بایۆلۆجی کە منداڵ لە دایکە بێ ئەگری بۆ نان بۆ شیر بەڵام کە باڵقە بێ ئیتر حاجەی جنسی زۆر دێتە پێشەوە ئەکرێت تەعجیل کرێ بەڵام بای چەند تەعجیلەکرێ بای چەند لەو لەحزەی کە تۆ باڵقە بێت تا شوو دەکەی تا مێر دەکەی چ قەهر و خەم و خەفەتێکت توش دێت لەبەرەوەی تۆ دەبێت چاوەڕێکیت و چاوەڕێکیت و چونکە لێرە هەموو زۆر عەلاقەتێکی ئینسانی بینی نوێ بێ بە کولی قەدەغەیە ئیلا لە موئەسسەی ژن و مێردایەتی کە لە وڵاتی ئێمە موئەسسەی زۆر درۆزنانەیە لەبەرەوەی بنیارراوە لەسەر بە باڵابوونی مێرد پیا و ئاغایە مڵکدارە خاوەنە و هەر لێرەشدایە ئافرەت دەکڕێ و دەفرۆشێ لە وڵاتی ئێمە من زۆر جار کچی جامیعی دەبینم تەخەڕوجی کردووە مهندسەیە تەبیبەیە زۆر فەخر بەوە دەکا کە زەماوەندەکەی 20,000 یا 50,000 تێچووە جاریەوە بێ بە منافەساتی عایلی بۆ کچەکە ئێمە چیەتی یعنی لێرەدا ئافرەت لە کۆمەلگایەک کە بازار تێیدا تەحەکومە لە کۆمەلگایەک کە بەڕاستی پیاوەتی و شەهامەت لەوەدایە بای چەندت هەیە عەزەمەت لەوەدایە بای چەند هەیە ئافرەت دەبێ بە بیزاعەیەک دەفرۆشێ و دەکڕێ چێ دەسەڵاتی مادیە بێ توانی خۆشەویستیش بکڕێ ئەتوانێ خۆشەویستیش بکڕێ بە شێوە درۆزنەکەی بە شێوە مشەوە هەگەیە توانی خۆشەویستیش بکڕیت گەر پارەتە بێت لەو جۆرە کۆمەلگایە چه ئافرەتێک هەیە بە چه فکرێکی هاوسەرخانەوە پەروەردە دەکرێت وەکو دوێنێ دیسان کاک بەختیار وتی ئایا ئەو گۆڕانکاریە لە ئافرەتی ئێمە دروست دەبێت دوای دایکم چۆن شووی کرد کچێک لەم هۆڵە هەمان بە هەمان بەزم شووەکە بە هەمان عەقڵیە کراسی کورد کردێتەوە کراسە درێژەکەی دایکی داکەندەوە بەڵام ئایا عەقڵ گۆڕاوە ئایا فکر گۆڕاوە ئایا نەفسیەتت گۆڕاوە ئایا چ معریفەتێکت بەدەستوەیە وەک نێرومێ لە کۆمەلگایەکی متەخەلفی وە تا بتوانێ ڕۆحی خۆتی پێ ئینقاس بێ ئیطلاقاً نییە بە هیچ شێوەیەک نییە بۆیە دەبینی حاجاتی داخرێ طبعا یەکێ لە حاجاتەکان کە بایۆلۆجیە وەکوتم ناحیە دوا دەخرێ طبعا حوت هەش حاجەیە حاجەتکردن بۆی تۆ نەفەوتەی نەمری حاجەت بۆی کە تۆ خۆشەویست بی حاجەت بۆی کە تۆ ئینتیمات هەیە بۆ حزبێک بۆ کەسێک بۆ دەوڵەتێک بۆ نیزامێک بۆ گروهێک کۆمەڵی حاجات هەیە ئینسان بەڕاستی پێویستێتی بەڵام بە تەدەروس بەبێ مجتەمەعا دەگۆڕێ کۆمەلگای وایە حاجەتێ پێش حاجەتێخە ڕەنگە حاجەت بۆ جوانی سازاندنی ئەم مێزە و ئەم خوانە ئاخر حاجە بێ بەڵام لێرەدا مشکلە ئێمەیە لە ابتدائیەوە تا جامیعەتەوەکەین بە شەق بێ بە خۆشی بێ بە ترشی بێ معریفەتەشی معلەبی ناو کتێب کە بە وشی دەدرێتە ئێمە پێش خراوە دوور لە هەموو حاڵەتە ئینسانیەکان دەکرێ من سەیری کچێک بکەم کوڕێکم لە پۆل گاڵتەی بە دەرس بێ بۆیە لێرە قۆپی ئەکرێ سەیری قۆپی لێرە زایرێکی دیارە قۆپی بۆ ئەکرێ چونکە تۆ سەقافەتەش پێ دەڵێ دەرخی کردو پێی دەرخ ناکرێ مەجبورە قۆپیە بکە بۆیە کۆمەڵە شێوان دروست دەبێت لێرە هیچ مدەریسەیەکم نەدیوە 7 ساڵە زۆر بەدەگمەن نزیک بێتەوە لە ڕووی سۆزداریەوە نەگەوەی کچە تەخەڕوجی کردووە گەنجە بە یەک دنیا حەماسەتەوە ئەڵێم ئەو کچانە معەزەبن هەندێک لە ڕووی سۆزداری و ئینسانیەوە لیان نزیک بووە جا من خۆمەوە دەم مشکلە کەمە بچمە لایەوانە ئیجا کە شووەکە بە کولی دەستی ئەشوە بە کولی دەستی لەو ئەشوە عەلاقەی بە مجتەمەعەوە بێ ئەوە چ مشکلەیەوە چ خەفەتی ئەو چی داوە لەوەی مەشاکلی خۆیە جاری وا ژن بەختەوەرترین ژن لە ماڵ و مێردی هەر دیسانەوە عەلاقەی بەو کچ و کوڕانەوە نییە کە دەرسیان پێ دەڵێ و هەروە ئەو ئەفەندیەی ئەو مامۆستایەی کە پیاوە شوورەیە لەو مەسائیلە سۆزداریانە نزیک بێتەوە عەیبە شەرمە باسی شتە سۆزداریەکان و عەلاقە سڕیەکان و پەنهانەکانی نێرومێ بکات لە پۆل چونکە پۆل جێی معریفەتە عەسکەریانە باشێ معریفەتە جا بەشێک لەو معریفەتە خۆناسینی خۆمە دە پێم بڵێ ڕێگایە چارە سەرێکم بۆ دانێ نییە بۆیە تێبینی دەکەی لێرە مشکلەوەیە ئەوە دەبێ بە مهندس دەبێ بە دکتۆر دەبێ بە پۆلیس دەبێ بە چی تەخەڕوجەکە بە دیسانەوە هیچ نازانێ ڕەنگە لە ڕووی سۆزدارەوە دەیان پرسیاری وەک باوک وەک سەردار وەک قائید لێ بکرێ نازانێ وەڵام بات دەکرێت ڕئیسی وڵاتێک و دەوڵەتێک جەهلی هەبێ جەهلێکی مطبق بەو حیاتە سڕیە دەکرێت ئەو وەزیر و ئەوانەی کە
قانون مەدەنیەکان دادێنن هیچ علاقەشیان بە مجتەمەعەوە نەبێ بە ئیطلاقاً و مشکلەی ئەوانش نەبێت چکە خۆی جێل کردووە لەو حەقەتە تاڵانە بۆ هیچ قانونێکی ئەساسی ئەگەر نوێنەری ئافرەتان لە بەرلەمانە ئایا دەتوانێت من بە شەوام خانم گوسەفەرێکی چ قانونێکی سەوری ئەتوانن دەرکەن بۆ ئافرەت دەتوانن بای چەند جورەتان هەیە بای چەند دەکرێت لە کۆمەلگایە کەواتە چ گۆڕانکاریەک دەکرێت هیچ لەبەرەوەی کەلتوری ئیجتیماعی و دەوڵەت کورە وێران بوو هەموو یەکەیەکە وێران بووە تو باسی چیم لەگەڵەکەی دەڵێ نا مشکلە ئێمە نییەوە ئیطلاقاً لە جامیعەی نوێڕ ئیستیفتایە کراوە لە ١٧٠ کچان پێشێ بچن ناو جامیعە گوتی تۆ حەزت بە چی دەکەی چ شتێک بەلاتەوە گرنگە دەربارەی خودی خۆت وەک کچ لە ١٧٠ کچانە گوتبوویان ئێمە دەمانێت دەربارەی سێکسی خۆمان و ئەو نێرینانەی ئەچین بزانین طبعا لێرە و سوالە بکرێت زۆربەی کچەکان دەڵێن وەڵام من علاقەم چییە من چووم مەکتەب تەواوکە ئەو ڕیاکاری ئێمە لە منداڵیەوە فێرکردن کە عیبە باسیەوە بکەین بەڵام کچێکی ئەمریکی جورئەتی ئەوەندەی پیا کردو بڵێ حیاتی سێکسی حیاتی سۆزداری من حیاتی عاتفی من لای من زۆر گرنگە بۆیە پێویستە بیزانم و دەروازەم بۆ بکەنەوە بیزانم چونکە جورئەتی هەیە لە کۆمەلگایەکی متەخەلیف و پڕ لە شەرم و شوورەیی دروست نابێت لە قسمی بایۆلۆجی برادێک پێی گوتم مامۆستا پێویستی بە مختبەرە بۆ میز یەک کوڕ نەیوێراوە لەو پۆلاستە میزێ بکە طبعا کچەکان مطلقا مشکلێ بەس یعنی چونکە میزکردن علاقەی بە سێکسەوەیە دیسانەوە علاقەی بە شتێکی زۆر پیسەوەیە کە ناوی سێکسە میز و پیسایی چونکە پیسە سێکس پیسە ئیدەن میحوەرەکە خەیاڵەکە دروستەوێ بۆیە دەبێت فەڕاشێ بانکەی لە دەرەوە بڵێ بە ساقە دەبم وەرە میزێکمان بۆ کەچە و بەڕاستی لە وڵاتی ئێمە لە کۆمەلگای دەماخزیەکی غەریب هەیە لە جامیعات لە ئاداب هەشتاکان سوال کراوە ئەڵێن بەدر شاکر سەیاب چییە لە ئاداب بە کوڕێگەڵێن ئەڵێ وەڵام من گۆرانی وی بێژیوامان هەیە یعنی مەحزەلە بوو ئیستیفتاکە دەرچوو لە ١٩٩ تەڵەبەی کچ و کوڕی جامیعەت جەهلیان هەیە بە هەموو سەقافەت و بە هەموو فکرێ لەبەرەوەی سەقافەتێکی معەلەب و لە قوتونرا و ئەدرێ بە تەڵەبە و هیچ مشکلە نییە بۆ دەربارەی خودی خۆش بزانێت يعني بۆیە ئەو جەهلە ئەو نەخوێندەواریە قسەیەکی کابرایەک نازانم چێ وتێتی دەڵێ الجامعة تطور كافة القابليات ومن ضمنها الغباء يعني جامعة همو قابليات إنسان پەرەپێیان من ضمنهم دەبەنجی و گەلعۆی و جێلیش دوایەوە تەخەڕوزەکەی لە اختصاصی خۆت زیاتر خوای دەکرد بچێ نازانیتەوە فیزیا کیمیا چاوت دەرێ ڕیاضیات هیچ ئاسۆیەشتر لە بەردەمت نیت کەسیش فێری نەکردووی من لە مەعهەدی بریتانی ئەمدی باوک مناڵی 5 ساڵەی بەسەر شانەوە 6 ساڵە کتێب بگەڕا فێرەکرێ کتێب بگەڕا لێرە عیبە باسی کتێب بکەی من زۆر جار لە بە شەرمەوە قسە بۆ خەڵکەی ئەڵێ قسەی نێو کتێبانە على ئاساس کتێب سوکایەتیە ێ باشایی من لە شوێ فڵتە بۆ توێکەم ئەگەر نەخوێندنەوار بم چۆن بتوان دوو کەلیمە قسە بە تۆ بڵێم ئەی باشە شوورەیە لێرە ئەوە کتێب بخوێنێتەوە ڕابێرێ پێ ئەمە چییە خۆی کە زەلام لە جامیعە بچێت لە پەنایە کتێبێ بخوێنێت دەڵێ ئەو کەرە چییە مع العلم لأوروبا لم يترو هرتي راقصة الرواية دخلت هرتي ارتيست الرواية حتى هيبزا كان الرواية دخلنا اواني كبحسابي اما لا درو بر الله وحر الله لبري المجتمع كم تازوري فكرة معرفة اساسا بو انسان وبو خو ناسين ليرة چه دروستي او دي خوب ناسي خدا ناسم خوايد خوري عمجوكو خلشي وعالم صون لي خوري مجوعة لي بۆیە بە تەسەوری من کولیا بێ بە حەقلی تەجاربی عەرزی عەزەڵاتی سۆزداری و عاتفی و حب و غەزەل و نەک جێگای خوێندن و دەرس و دەور و هیچ یعنی وای لێ دێ هەموو معانات دەکەوێتە سەرەوە فیزیا و کیمیا نامێنێ حیاتە خفیەکە ئەوەیە کوڕچی و کچی و ئەو شتانە ئەبێ بە خەفەتێکە بە قەهرێک لەلای و لە مناقەشاتی داخلی سێ کوڕ ڕەنگە زۆر بە تەحڕۆ لە مێزی نادی باسی شتێ بکەن کە کچیات مەوزوع گۆڕێ سێ کەس لەسەر مێزی نادی کە دانیشتن قسەیان کرد مەوزوع دەگۆڕێ بە کولی هەموو ڕۆژ علاقاتێ لە جامیعە بەس علاقاتەکە ناتوانی ناوی بنێ علاقاتی سەمیمی وجدانی و حەمیمی و زۆر نزیکە علاقاتێکە پڕ لە غوربەت چونکە ئەو کە لە منداڵی وەکو پێم گوتی جەستەی خۆی ناناسێ غەریبە بەو لەشەی خۆی
بە نەفسی خۆی غەریبە چۆن ئەوی تر بناسێ کە من خۆ نەناسم چۆن ئەوی تر بناسم من غەریبم بە خودی خۆم بە جستەی خۆم بە جنسی خۆم بە هەموو هەوا هەوەسی خۆم من چۆن قودرەتمە ئەوی تر بناسم بۆیە هەرچی نزیکبوونەوەیەک هەیە نزیکبوونەوەکی زۆر مردوانەیە وەک کاتبێکی ئێرانی دەڵێ ئینسانی ئەم وڵاتە ئەگەر بە هاوینش بچیتە لای ئەوەندە سارد و سڕە مەگەر پاڵتۆ لەبەر بکەیت علاقات لەناو جامیع بەڵێ هەیە کەم تا زۆرێ بەڵام لە دەرەوە نییە تاوە گوناحە حتى لە سەیرانی شاوەکو پێم وتی ئەچی على ئەساس تعبیر لە خۆت بکەیتر خۆشیتەوە لەگە کوڕکوچی بەڵام هیستریایە تۆ سەیری ئەو پاسانەکە ئەلەم بەهارە کاچن بۆ سەیران هیستریایە لە پاسەکە سەری دەرێ ناوە ملی ئەمە سەیران نییە ئەمە عەزابە ئەوە چۆتە ناوی ئینسانی ئەم وڵاتە بە تایبەتی قوربەسەری ژن و ئافرەت سەیری کە هیستریایەکە کات لە تەعزیە هیستریایە لە خۆیەدا ئەوەندە ماسۆشیای تر هەرچی قەتیە ئەو ڕۆژایی ڕێژێ دایکی من هەر ئەچێتە هەموو تەعزیەک لە بیناسێ نەیناسێ لەوێ بۆ قەهر و عەزابی خۆی لەگەڕێ لەگە عەسەم پۆلیسی باوکە واروە لێرەش کچەکە ئەچێ بۆ سەیران ڕەشبەڵەکەکا بە حساب هەڵە پەڕێ نازانێت چی بکە چونکە ئینسانی ئێرە نازانێت سەما بکە دیارە ئێستا من زۆر جار چکە سەمام نەکردو شەرمەکەم هەموو زارێک خێزانەکەم فشەم پێ هەڵێ زانی چێ دۆ جێڕی جێڕ پیایۆنی ڕابێرێ کە شاییەکەم چونکە من فعلا شایم نەکردو قوربەسەرێکی هەموو چاین شایی بکە من 4 ساڵ لە کوریە بووم ئافرەتم تێدا نەناسی لە کتێبە ئافرەتم ناسی دوایەوە کەش نمێنە تۆزێک ئافرەتم ناسی وەسەلام تەواو لە مجتەمەعەکی داخراوە چوون بۆ مجتەمەعەکی داخراوتر کە ناوی جامیعەیە لە ڕووی سۆزداری و ئینسانی و ئافرەتم نەناسی و هەموو جیلی من نایناسی و ئەو جیلەش نایناسی لێرەدا دەبینی دەبێ بە سلوکەشی درۆستنانە مەسەلەن وەکوتم ئەو خۆڕازانەوە ئەو کالۆمانیا وەکو نەخۆشیەکە کچەش وا دەکا و کوڕەش وا دەکا بە هەمان کات کچ و کوڕی ئێرە چ بکە هەتا ناحیە تەبەقیەکە شەرمە تعبیر کچێکم نەدیوە لە وڵاتە ئەگەر باوشی کاسبیەکی نەوعێک بێ ئیعتراف بکە بڵێ من باوکم وێ من زۆر جا گلەیم لێگرێ دەڵێن تۆ بۆ باسی باوکت دەکەیت جا من چی بکەم باوکم پۆلیسێنی عیبە نابێ دەبێ ئینسان باسی ناحیە تەبەقی خۆی نەکا بۆیە جلێکی ئاڵا وەڵاگە قەرزیشی کرد بێ لە بەریک بۆیە خۆ دەنوێنێت چکە و ئەگەر بژی وەک ئینسان ئەگەر لە ڕووی سۆزداریەوە تێر بێ هەموو ڕۆژ خۆ ناڕازێنتەوە و هیچش ئاکامی نییە مرد ئەوەندەی خۆ بڕازێنتەوە هیچ ئاکامی نییە هەموو ڕۆژە بێ خۆ بڕازێنێت چونکە عەرزی خۆی دەکا قوربەسەرەی چ بکا بۆ ئەوی سەرنجی خەڵک ڕاشێ نازانێت چێشە ئەو کەسانە بەس دەزانێت کۆمەڵێک معەزبین هەن لەولاوە هیچ علاقەی نییە نازانێت زانی چی ئەبێ عەزابیان بێ ئەمن لە ساڵی عەفتات زەی موحەد دروست بوو کچانمەدی لە زەرفی نایلۆن بەدزیەوە جلێشی تریان هێنا لە نادی لە شوێنێک لە ژوورێکی خاصە بوو دایانگۆڕی ئاخیر تەڕاز خۆی دەڕازێنێتەوە وارووا کوڕەکەش فەقیرێ لە ساڵی یەکەم کاچێتە کولی هەندامێ ساڵی دووەم دەی تۆزێکەم کە ساڵی سێم ئەبینە سەرنجی کتێشی ڕانیشاو اینجا ئەبێ بە ئەوە چێ نەعەل سمێڵی ناتاشێ ڕیشی هێڵێتەوە پاڵتۆیەکی چڵکن لەبەرەکە عەلا ئەساس بێ باکە تازە بێزار بوو لە ساڵی چوارەم ڕەنگە ئەخیری ساڵ تۆزێ خۆ پۆش دەکاتەوە دەی ئەمە ئاخیر ساڵە پەلە قاژەی مەرگە بەڵکو ئەوە خوایە یەکێکەرکەم هەر ئەو سلوکە دروست نەبوو لە ئەمریکا کاتێ ئەریک سیغال کاتێ ڕۆمان نووسی ئەمریکی ئەریک سیغال چیرۆکی ئەڤینی نووسی قسەت حوب مەلاین نوسخەی لێ فرۆشرا عەجایبیان لێیە کاتبێکی بێ بەهرە و بێتوانە و قەشمەر دوێنێ هاتووە ئەمە چی ئەمە ملیۆن نوسخە فرۆشرا فەقەت قسەی حوب پێ کاتوە لە چیرۆکی کوڕ و کچێک لە جامیعە کوڕ و کچەکە دوو چینی جیاوازن بەس خۆشەویستی ئەوە نەتون و تۆڵە کەفشیان بە چینی خۆیان دێ هەرچی کوڕ هەبوو لەو لەحزەیە تەمان لەو ساڵانەدا سەربەستێکە بۆی سارە و ژوان و کچ و کوڕ یەکتری دەبین حبوب بە قەشمەری سەر لە نوێ ڕیوایی نووسێکە لە قۆناغێک کە خۆشەویستی بە مەعنا ڕاستەقینەکەی نەماوە تەمجیدی خۆشەویستێکە بۆیە هەرچی جیلی ئەوە بوو بزانن ئەم سڕە چییە حوب چییە قەشمەر جاریە کە لەناو ئەو کتێبەدا نووسراوە بۆیە مەلاین نوسخە لە ئەریک سیغال لە ڕۆمانی قسەت حوب بڵاو بوو ئەوەیە کە حیات دادا جامیعە ئەمریکی سەربەستێشتیە کەواتە خۆشەویستی شتێکی مقدس نییە بەڵام ڕیوایی نووسێکێکە بە مقدس وەک تعویزێک چۆن لای ئێمە خۆشەویستی
هەمووی کۆبەتەوە لەوەی ئێمە مەحڕومی لە جنس بۆ ئێمە جەلەکە گرانە بێ لەوێ ئەگەر علاقات سەد مباح و کراوەیە دەبێ ئێمە بە دوای دیوی دووەمی ئەویدا بگڕێن کە ڕەنگە سێکس نەبێ وەک حاڵەتە بایۆلۆجی و جەسەدیەکە بەڵکو ئەو جارەی شتێکی معنەویەیە کە موجتەمەع ونی کردووە ئەویش ناوی خۆشەویستیە. بەڕاستی هەتا لە وڵاتانی ئەوروپیش مشکلە هەبوو لەسەرەوە ئایا لێگەڕێن ئاوا خەڵک بکرێتەوەش حاڵاتی شاز دروست نابێ؟ پرۆفیسۆرێک کە 20 ساڵ لە جامیعە بوو ناوی جۆنسن وارنە گوتی بەڵێ بابە عەلاقات دروست دەبێ غەڵەت دروست دەبێ بەڵام پێ بە پێ قۆناغ بە قۆناغ ئەو شتانە مەجرای خۆی وەردەگرێ و طەبیعەتی موجتەمەع و ئینسان بەرەو قۆناغێ دەڕوا کە ئەگەر مطلق حڕیە هەبێ ئەگەر معریفەتی هەبێ ئەگەر فکری هەبێ دەکرێت بزانێت چی دێ و چی ناوێت چی جوانە و چی ناشرین. من دەیان کرد بە ڕۆژنامە نووسن دێنە وڵاتە لیقاعاتم لەگەڵیانە بێ هەزاران کیلۆمەتر بە تەنیا بڕێت چکە سقەی بەخۆیەتی شەویش لەگەڵ تۆیا بە تەنیا دەمێنێتەوە بەڵام تۆ بە پیاو نازانێت لەبەرەوەی ئەو فشەی بە تۆ دێت ئەوە کەی مشکلەوە ئەو بۆ قەزیەکی تراتەوە و ئەگەر بێ ئەو سا بڕیاردا ئێمە زۆر جار غەڕب واتێ دەگەین بەڕەڵاییە ئیطلاقاً وانییە کە موجتەمەع کراوە بوو لە گوندێکی هەولێر ڕەنگە علاقاتی شاز زیاتر بێ لە هەولێر علاقاتی لە گەڕەکەی شعبی ساڵی 60ەکان علاقاتی شاز لە گەڕەکەی ئێمە زۆرتر بوو لەوەی لە پاریس لەبەرەوەی کە موجتەمەع مەکبوت بوو ڕەنگە علاقاتی شاز دروست بێ کە ئەخلاق پیشان نەدرا ئینسان غەریزە و حاڵەتە ئینسانیەکان و پێویستە ئینسانیەکانی خۆی مەجرا و ڕێڕەوی سروشتی خۆی وەرنەگرت لە ڕێ لادەدا ئینحرافات دروستە بێ بەڵام ئەگەر جۆگەت بۆ خۆش کرد وەک دێراوی ئاو فەلاحیکە مەجرای خۆی وەرەگرێ و زەویەکە ئاوە دەی پیت و بەرەکەتێ بێ بەڵام کە خنکاندت لەوێدا شزوز و نەخۆشی دروست دەبێت لەوێدا قوڕبەسەری دروست دەبێت بۆیە ئافرەتێکی وڵاتی ئێمە کفرە لە قودرەتی نییە ئیتر چۆ جامیعە دێتەوە ماڵە یەک شەق و هاذەوە و ئەگەر بڵێ سەفەرێکی بەغدامەیە بە تەنیا ئەیخۆن کاتێتە عینە بێ خاڵ و مام هەمووی بە دوایەکەوە ئەگە سێ کچیش بچن بەیەکەوە هەر گومانی لێ یەکرێ و سێ کچە سێ کەس نا مشکلێ تابێت سێ کەس نێرینە لەگەڵ نییە دوای ئەوەی باوکە مرێ لە وڵاتە نێریناگە عمری 12 ساڵش بێ بە حاکمی ماڵەکە بە خوشەکەڵێ مەچۆ دەرەوە مەچۆ دەرەوە سەگ باتەوە طبعا کە خۆشەویستی مەجرای نەبوو حیاتەشی سۆزداری پاک و تەمیز لە جامیعە نەبوو من دەیان مەشهەدی وام میت ڕەنگە کەم بێ وەکوتم مەجبورە عادەی سڕی بکات چاکترین هەوە تعبیرەوەیە ئەجینا زۆر جارەوەیە من ئەیبینم و ئەیبیستم و مەجبورە بچێتە لای سۆزانیەک لەش فرۆشێک ئای چ محنەتێکە کە ئاچێت چکە هەست ئەو گەنجەشی جامعی و لەلایەک و هەڵا هەڵا و حەز لە نازەنینەکە کەسی چۆتە تیاترۆخانەیەک بە دوای سۆزانیەکە ئەگەڕێ لێرەدا لە قیمەی خۆشەویستی و ڕۆمانسیەت و سۆڤیگەری و ئەو کچەی دەهێنم بە شەرەف دەستی لە نادەم هەرێ خمە ناو جەمخانە یەکسەر لە بەوەی ئەچێتە لای سۆزانێک شەوی دووەم ئەگەر بۆی بکرێ پارەی هەبێ طبعا لە کوردستان مەجال نییە بەس من لە بەغا مەشاهیدیوان بە فەزیحی ئەدی و دەکرێت کچێک زۆر بە حشمەت بێ ڕێم بدەنەوە قسەیە بکەم و لەو دیمەنەشم دیوە کچی جەوێکی زۆر تەقلیدی بەڵام کە سەربەستیە درێتێ بۆ خۆی نازانێ ڕەنگە تووشی دایان چەوت و چەوێڵی بێ و هەر لەوەشە خۆشەویستی ناکە لە جامیعە و حەز لە کوڕێ ناکە و عەلاقەشی تەندروستی و تند و تۆڵ لەگە کوڕێ نابەستی چکە لە شارەکەی خۆی ئەگەر لە بەغدا بیکات لە مووسڵ فەزع هەبێ ئەڵێن کاتی خۆی دەنجی فلان بوو مەیهێنا و ئەگە تەجروبەشیە بوو لەگە کچێک ماچێکی کرد دەڵێ بە شەرەفم ئەوە ماتڵ ماچی کراتەوە ئەوە ما پێش من خوا دەزانێت چی کردووە لێرە مەجبور ئافرەت فریشتە بێت چۆن خۆی پیشان بە قڕبەسەرێ مەجبورە فریشتە بێت لە بەرچاویت مع العلم پیاوی شەرقی و ڕۆژهەڵات و من ضمنیم تەڵەبەی جامعی دوو شخصیەتەشی زۆر غەریبە لەلایەکەوە ئافرەتەشی دەیە فریشتە بێت کە ژنیەتی و دەبێ بە خۆشی جاریوە لەلایەکەوە وەک کابرایەکی شەبەقی و تێنوو بە سێکس حەزەکە هەموو ئافرەتانی ئەم دنیای سۆزانی بوونایە هەر هەمووی ببا بە یەک ئافرەت دەست لەملی هەر هەمووی کەس بە ئەوجا دەیگوت ئۆ خەی یعنی لێرەدا ئەو حیاتە سۆزداریە لەبەرەوەی خەڵقە مەجبورە چێتە لای سۆزانی بە تایبەتی لە وڵاتی ئێمە ئەو کەلتورە ئەخلاقی پێ دەڵێ هەموو ئافرەتێ خوشکتە ئەوە مشکلێکی زۆر عەنتیکەیە نمونەی دایک لێرە تاک و دەمری لەگەڵتایە لە وڵاتی ئێمە لە میلەتی ئێمە چونکە دایک وەکو وتمان لە منداڵیەوە پێ وتراوە کە سێکسی نییە باسی سێکسی لەگەڵ تۆ نەکردووە کەچی تۆ کچێکت خۆش دەوێ
پیرۆز ئەو ئافرەتەی خۆشت دەوێت مادامەشێ پیرۆزە دایشت پیرۆزە کەواتە ئافرەتەش دایکە کەواتە نابێ دەستی لێ بدرێ بۆیە دایمە علاقاتی نێرومێ لێرە علاقەتەشی زۆر غەریبە مشەوەها چونکە دائیمە وێنەی دایک پیرۆزە کەواتە دەستی لێ نادرێ ئافرەتێکی بەدیل دەبێ بدۆزمەوە کەپتی خۆمی پێ بڕێژم ئەویش ئافرەتێکە سۆزان نییە ئافرەتێکە کە بەڕاستی پیاوی ڕۆژهەڵاتی بەعام لەو زۆرە علاقاتانە نەجیب مەحفوظ لە سولاسیەکەی خۆی زۆر جوان باسی سیسەیی دەکا کە لە ماڵێ چەند باوکەشی عاقڵ و بە ئەخلاقە لەگە کوڕ و کچەکانی خۆی ئەخلاقیان پێفرۆشێ کەسی لەبەر پێی سەماکەرێ ڕاقیسەیە ئەکەوێتە سەراژنەوە لە دەرەوە لە ماڵەوە عیشمەت و ئەخلاق و ئەدەبێک بەڵام لە شوێنێکی تر ئەدەبێک ناو جامیعە کوڕ و کچ ئەبێ ئەدەبێک و ئەخلاقێک و ڕیاکاریەک بنوێنن کە ئەوانە فشیان بەو دنیایە دێ ئەخلاقی سڕی بڕۆ سەیر کە چ فەزیحەتێکە ناتوانێت سەیری هیچ کەسێ لێرە ناتوانێت تعبیر لە خۆی بکە وەک خۆیەتی چونکە لەسەری دەکەوێت وەک فرۆید دەڵێ ئینسان ئەو سیاسە هۆڵینەیە کە نۆی دەدەی لە ژێر ئاوە یەک لە سەردەی لە ئێمەوە دیارە بەنسبەت من مانجی دەژوتم دە لە سەردەی شەخصیەت و کەسایەتی ئێمە لە ژێر ئاوە ئیطلاقاً دیار نییە چونکە حیاتێکی ڕیاکارانەمانەیە حیاتێکی درۆزنانەمانەیە کە موجتەمەع وای ئێمە دەوێت نەک وەک خۆمان دەوێت بۆیە خۆشەویستی دەبێت بە جۆرێک جاریوە لە تۆڵە سندنەوە یعنی دەبێت بە ئینتقام ئەبێ بە حرب من نەمدیوە لە وڵاتە کوڕ و ژتا لە فترەی دەستگیرانیشە دائیمە شەڕە دەنووچیان نەبێت تۆ سەری دوو دڵدار کە لەسەر مێزێک دائیمە شەڕە دەنووچیانە دائیمەن دڵدارەکان وانێ حەز لێکەن لە جامیعەش بیگرا دائیمەن چونکە ئەو حیاتێکی تری دەوێت لەو کچە شتێکی تری دەوێت لەو کچە ڕەنگە ئەو کچەش شتێکی تر بێ بەس ناتوانن تعبیر لە حالە سۆزداریەکەی خۆیان بکەن ڕەنگە باسی ئەو بکەن کچە حەز لە شعر و ئەدەب ناکە بەڵام کوڕێک لە بەرەوەی حەزی لێکە باسی ئەدەب و فەنی لەگەڵەکە بە درۆ مەسەلەن کوڕەکە ئەوە نییە بەس دەزانێت کچەکە حەزی لە نەمەتێک ئینسانە ئەوای پیشانەیە یعنی حیاتێکی درۆزنانەی و ڕیاکارانەی دەداتێ بۆیە هەربێک دروست دەبێت چونکە کەش بەبێ لە ناوە ئەوان شتێکی دەیشارنەوە لە یەکتری هەردوو ئیتیفاقێکی سڕی هەیە لە بەینان بیژارنەوە هەموو حیاتە سڕی و پەنهانەکان لە دەرەوە کۆمەڵی درۆ بۆ یەکتری دەکەن لەبەرەوەی لەم لەحزەیە ناژین وەک ژن و مێرد و وەک دەستگیران و وەک خۆشەویست باسی مستەقبەل زۆرەکرد لە عەلاقاتی نێرومێ لێرە ئەگەر ئێستات هەیە خۆشەویستی دەکەی بۆ باسی سبەی دەکەی سبەی چییە خوا دەزانێت سبەی چ دەبێت من ڕەگە لەگە خۆشەویستەکەم کە بەیانی دەگەم بەیەک لەسەر سەلاجەیە بەشەڕ بین ببێ بە فەتحی فتوح لەبەرەوەی لە لەحزەی حاضر هیچ علاقەی ئینسانی لە بینی ئەو نێرومێنیە وای دەنوێنێ کە مستەقبەل دائیمەن لێرە ئەڵڵا ژیانمان بەیانی زۆر خۆش دەبێ واوا درۆ بۆ یەکتری دەکەن طبعا ئەو درۆیانە ژەوەیە لەحزەی حاضر هیچ وجودی نییە حیاتەشی ڕاستەقینە لەم لەحزەیانی جاری وا خۆشەویستی خۆنواندنێکە بۆی بە ئاخر بڵێ ئەوەتە منم جاری وا ئینتقامە قەهرە غەزەبە جاری وا تۆ دەترسێ بە تەنیابی یا پێت شەرمە بە تەنیابی حەزەکەی عەلاقەشتر ببەستی عەلاقەیەک ببەستی لەگەڵ کەسێکی تر بینوێنی کە تۆ تەنهانی و دەترسی لەو تەنهاییەی خۆت بەڵام بە درۆ کەسێک هەڵە بژێری بۆی بیکەی بۆی بڵێ ئەگەر بە درۆ بێ ئەگەر بە خەیاڵ بێ وای بنوێنی کە خۆشت دەوێت بەڵام ئایا خۆشەویستێک هەیە لە ئەساسدا ولەوەش دەترسێت طبعا ئافرەتەکە مسارەحە و مامسارەحە وەکوتم دەکرێەوە لە جامیعە و ئافرەتەکە ئەگەر دەورێکی بەرکاریە مەفعول دایمەن لە وڵاتی ئێمە ئافرەت دەورەکی تابع و سلبی دراوەتێ ئەڵێم دراوەتێ بۆ چونکە فاعل نێرە دائیمەن ئەو بەرکارە دائیمە و دوو فعلە لە ناو دەمی نێرینەیە دەدەم و دەکەم کردارێکی نێرینەیە دەدەم کردارێکی مینێ مع العلم هەردووشیان بۆ هەموو حاڵەتە سۆزداری و سێکسی و ئینسانیەکانی هەردووچیان دەدەن و هەردووچیان دەکەن لە هەمان کات بەڵام لەبەرەوەی عەلاقەکە ئەوە مشەوە بۆ بەپێی کەلتوری ئەخلاقی مجتەمع ئەو دەبێت بە حاڵەتێکی ژێرەوە ئەو سەرەوە بۆیە ئافرەت وای دەنوێنێ کە منتەسیرە کە سەرکەوتووە کە بێباکە و ناشتوانێت هیچ ئافرەتێک لە وڵاتە بە سەراحەت بە هیچ شێوەیەک کچە بە کوڕە ناڵێ هەمیشە کوڕەکە دەبێت بە کچەکە بڵێ و ئەگەر کوڕەکە خوا نەخواستە پێی وت و شکایەوەی تر بێ بە مەزاق
بۆیە کوڕەکە لە شەرما دەبێ ئەو خەمە هەڵگرێ بیکا بە شعر بیکا بە خەفەت بیکا بە ئارە خواردنەوە جگەرە خواردنەوە گە پارەی هەبێ ئەگەر ناجینگڵ بە لە دوجاردا ئەگەر هیچی دەست نەکەوێت لە قەهرە ئەچێتەوە نەوع بەهجەتێک و خۆشێک ڕەنگە لە عادەی سڕیا ببینێ لە ئیستیمنا. طبعا نەسیحەت کراوم سێشەوە بە کوردیەکەی نەیڵێ خەریکە شێتی ژەمەوە حەزەکەم بیڵێ. بەڕاستی کە عەلاقە نەبوو کە هیچ پەیوەندێکی ئینسانی نەبوو کچ و کوڕ دەکەونە وەهمی خۆشەویستی. مشکلەکەیە لە ئینسان و بیزا لە جامیعەوە سەر هەڵەیە تۆ مەجالت نییە نێر ناناسی مێ بەڵام وەهمێک دروست دەکەی وا دەزانی ئەوە خۆشەویستیە تۆ مەجالت نییە ئەو هەموو کچەت لەبەر چاوە ئینجا مەجبوریە ئەو هەموو کوڕەت لەبەر چاوە وەهمێک دروست دەبێت. ڕەنگە ئەو کچەی تۆ هەڵی ئەبژێری هەر لەبەرەوە تاوەکوتم لە تەنهایی هەڵیت و وایە بنوێنی کە تۆ پێویستت بە کەسێکی ترە وە کەسێکی تر پێویستی بە تۆیە. ئەو فەلسەفە دروست دەبێت لێرە دەڵێ من تۆم خۆش دەوێت چکە پێویستیم پێتە یان پێویستیم پێتە چکە خۆشتمێ. طبعا فەرقێ لە بینێ و دوچم. بۆیە کابرا وەک پێویستیەک وەک حاڵەتێکی ئینسانی هەست بە ناپیاوەتی خۆی دەکات بۆیە بە تەئکید دەیەوێ وەهمێک ئەگە درۆزنانەش بێ بیخۆڵقێنێ لەم زۆرە عەلاقەتە ناشرینە. و دائیمە شتێکیەیە کە دەرئەنجامەکانی زۆرەوەی بەڕق و شەرم دەشتێتەوە و لە هەمان کاتیش کچ و کوڕ لە جامیعە کە داخراوە دێتە جامیعە ئەو هەمووی لەبەر چاوە بەڕاستی واز دێنێ. بۆ واز دێنێ؟ چونکە دائیمە لە عەلاقاتی ئینسانی شتێکەیە زۆر سەیرە ئەوەی نزیکە لە من مهمەلە چونکە بەردەستە هەر لەحظەیە ئەتوانە کچە دەڵێ هەر لەحظەیە بموێ جامیعەیە و کوڕە و کچیش دەڵێ هەر لەحظەیە بموێ. بۆیە دائیمەن ئەوەی لێتەوە نزیکە ئەوەندە حەمیم نییە ئەوەندە هەست پێ ناکەی خۆتی پێوە سەغڵەتکەی وەکو احتیاطێک دایەنێ. زۆر جارێک کچێک کوڕێک لە قۆناغی ساڵ یەکەم و دووەم حەز دەکەن بەڵام وەک احتیاط بەڵکو ئەو خوایەکێکی باشتر بوو نەک لە جامیعە لە دەرەوە ئەو کوڕەش قەلەقە ئەو کوڕەش قەلەقە چونکە لێرە شتێکێ وەکوتم ئەو کابرایە ماتوڵ مەجالێکی مەفتوحەیە و ترەوە جامیعەیە و خوانەی بڕێ 4 ساڵ لە بەردەمایە بەڵکو ئەو خوایە لە قۆناغەکانی ئەخیر من شتێ بە شتێ بکەم. و لەبەرەوەی عەلاقەکی تەندروستی دروست نابێت. حەز دەکەم تۆزێ تەفەلسوف بکەین لە خۆشەویستی حەز دەکەم چونکە عەلاقەکی نێرومێ لە جامیعە کە قەهری کچانە خۆزیە ئیکڕانیشە طبعاً خۆزیە وانە بێ و من درۆزن بووم و قەت شتی وانە بێ و هەمووی وڕێ نەبێ و قسانەیەک خۆزیە وابێ. جارێ لە لای پێشەوە عەلاقەی خۆشەویستی لە بینی دوو ئینسانە کە دەکرێت هەردووشیان لە ڕووی ئینسانیەوە هاوتا بن بەڵام یەکێکی نزم و یەکێکی بەرز و یەکێکی ئەو مەقامە سوکەی دراوە بە ئافرەت و مەقامێکی عەلا ئەساس ڕەجوولی و پیاوەتی دراوە بە کچ بە کوڕ و ئەو خۆنە ناسینە کەوا لێ دەکات تۆ نەزانی چیت دەوێ و چیت ناوێ بە تەئکید وات لێ ناکە خۆشەویستێکی دروست بێت و حتا هاوڕێیەتی دروست نابێت و حتا هاوڕێیەتێکی جدی دروست نابێت. بەڵێ دەکرێت 4 ساڵ تۆ و کوڕێک بەیەکەوە پیاسە بکەن و قسە بکەن بەڵام وەکوتم لە ڕووی سۆزداریەوە نزیک نابن هیچ زۆرە عەلاقەتێکی ئینسانی چونکە ئێوە دوو کەسن نەناسن بە خۆتان نەناسن بە یەکدی بە تەئکید دروست نابێت. لە مەعهەدی فنون جەمیلەی لەسەر مەسرح مەشهەدێکی حوب مەمنوعە کچ دەستی بەر کوڕ بکەوێت ئەگەر زۆریش هاوڕێ بێت. ئێمە هەموو بەریەککەوتنی جەستە هەمووی بە شەهوەت و جنس دەزانین. دەکرێت زۆر جات جەستەی ئینسان بەرجەستە ئینسان کە بێ سۆزێکی مطلق بێ و هیچی تر نەبێت. دەکرێت بەیەکەوە نووسنێک جگە لە سۆزێکی مطلق هیچی تر نەبێت. تعبیر بێ لە خۆشەویستێکی مطلق و لە سۆزێکی خۆ دوور لەو مەشهەدە ناشینەی کە تۆ تەسەووری دەکەی وەک جنس. لێرە تەوقە لەگەڵ یەکێ دەکەی حرامە ئیتر هەمووی لە مەشهەدێکی حوب تەمسیل بکەی حرامە. دانیشتی کڕوکسەکە لەگەڵ یەک دانیشتون ئاوا کە عەلا بەری نەکەوێت. یعنی طبعا ئەو دەڵێ ڕانم بەڕانێکی خەتەرە ئەوە کۆ کوڕی لە پاسە سوارە بێ بەوە بەکرە جۆ لە پێچەکان خۆی ئاوا لێکە زووتر دابەزێڵێ ئەرێ خوشیە مەجارێ دوو پێچی تر ماوە ئاوا بکەم. یعنی نوکتەیە بەخۆی بەڵام قسەکە جوانە چکە مەجانێ ئیلە لە پاس لە تەنیشی دادەنیشێ قوڕ بەسەری. کە سەربەستیش نەبێ لە جامیعە سەربەستی
بەو معنى مطلقەی کە باسیەکەین سربەستێکی هاوسەرخانە تۆش وەک ئینسان بە نێر و مێوە ئینسانێرە دوێنێ کاک بەختیار زۆر تاکیدی کرد بە دیلی گەورە دەبێت دیل ئێستا عەرەب و تورک و عەجەم خۆیان دیلن ممکن نی ئازادی بدەن بە کورد ئازادی کەسەی دەدا کە خۆی ئازاد بێت دیل قەت ئازادی نایە بە پیاوێکتر بەژنێکتر پیاوێکی ڕۆژهەڵاتی متەخەلیف و ڕەزعی ناتوانێت بەژنەکەی بڵێ ئازاد بێگەر خۆی ئازاد نەبێت بۆیە کەسایەتی ئێمە بەندە بە نەوعێ لە دیلیەتی کە ممکن نییە ئێمە تێیدا ڕزگار بین لە منداڵیەوە بە دیلی گەورە دەبین کە ئازاد نەبین چۆن ئینسانی ئازاد دەتوانێت بەس ممارەسەی خۆشەویستی بکە قەولەشی فڕەنسیەیە خۆشەویستی لەژێر سێبەری درەختی سربەستیدا دەڕوێ عادەتەن جگە لەوەش خۆناسین و ئەوی دیناسی زۆرە ڕێزێک دروست دەکەن کە ئەو ڕێزە لای ئێمە پێویستی بە شتێک لە تەواضع و عەقڵ و ئەوە هەیە ئینسانی ئێرە چونکە زاتەکەی مەحو کراوەتەوە وای دەنوێنێ کە متەکەبیر و عەزیمە و وەکوتم متەفەویقە و فشەی بەو شتانە دێ معلم خۆشەویستی بەشێکە لەوەی کە تۆ ئینسانێکی سادە و خاچی و بە عەقڵ و بە تەواضعەوە کار بکەی یعنی ئینسان ئەگەر خۆی نەبێ ناتوانێت ممارەسەی خۆشەویستی بکە و ئەگەر دەرەجەک ئینسانی تیادا نەبێ و دەرەجەک لە بێفیزی تێدا نەبێ ناتوانێت ئینسانی متەکەبیر و قەڕوح و مەغرور ناتوانێت ئەویتری خۆش بێ بە تایبەتی ئینسانی ئێرە بەند کراوە لەسەر خۆشویستنی خودی خۆت ئێمە تەرکیبە عایلەیەک دروستمان نەکرد کە بەس ئەو عایلەیە و هیچی تر خێزانەکەی خۆمان خزمەکانی خۆمان جاریوە ناتراسێ ئێستا بە تای بوو بە خێزان کوڕەکەم کچەکەم بە جۆرێک پەروەردەکەی لەسەر خۆشویستنی خۆت بە جۆرێک پەروەردەکەی لەسەر نێردسیەت معلم خۆشەویستی بەشێکە لە ڕزگاربوون لە خۆشویستنی خۆت و ئەوی تر خۆشویستن کە لە جامعاتی ئێمە مطلقاً شتیوان نییە چونکە من بەس خۆم خۆشە کچەکەش بەس خۆی خۆشە بۆیە نەرجسیەن من ناتوانم کەسێکی ترم خۆم بێ چونکە غەرق بووم لە خۆمە لە خۆشەویستی خۆمە لە دنیا مەرکەزەکەی منم بۆیە ئەو عقدە لە ئافرەتەیە تەسەوڕ دەکەی کە شوودەکە ئیتر مەملەکە دەبێ بە ماڵ و مێر دنیا کاول بێ مەسئلەن ئەو بەس ئەگەر سەعادەت هەبێت لە عایلە ئیتر هەموو شتێ خۆشە و پیاوەکانیش بە هەمان مەنطق بیرەکەن ئێمە لە کۆڕاوەکە خەڵکمان دیت قبوڵی لێنا و مەڕی سەر بڕی بوو خەڵک شەبوون لە ئەمرد لە سەجادە ئەو دیمە نەمەدی لە ڕەوەک قبوڵی لێنا و چی بڵێنە و پەردە پراخ نازانم شتێکی ناوە بەڵام لەولاوە خەڵکم بۆیە خۆشەویستی و ژنهێنان و شوکردن و هەموو عەلاقەشی سۆزداری شتێکە پەیوەندی بە جامعە تەعجیل ئەکرێت کوڕ لێرە کچێکی خۆش بێ لەبەرەوەی تابیعەکی ئیقتصادی باوچێتی و کچەکەش چاوەڕێ دەکا بە یەک دنیا ئەسپ و ئێسترەوە بێتە خوازبێنی کوڕەکە بۆیە جورئەت ناکات چی خۆش بێ کچەش دەزانێ ئەگەر ئەو کوڕە بۆشی سوتا بێ پێویست ناکا پێی بڵێ ئەگەر پێشی بڵێ ئەمە ئەو 4 ساڵ لە بەیەکەوە بوون بەڵام ئەو هەتا خۆ دروست دەکا و دەبێ خۆشەویستی پەیوەندیە بە زەواجەوە چونکە لێرە بەڕاستی شەرتێکەیە خۆشەویستی منت خۆشەیە دەبڕۆ باوکت بێنە بابەدە لێگە ڕێکتری بناسیم بزانیم من چیم تەرەسێکم تۆ چێی دەڵێ بڕۆ باوکت بێنە یا بڕۆ خۆت تەکوینکە ئەو قوربە سەرە تەفلیش بووە دەڵێ بڕۆ خۆت تەکوینکە بۆیە لەبەرەوەی نێرینە مەحکومە بەوەی ئەو بە ئەسپ و ئێستر و یەک دنیا پارەوە بچێت وە کچەکەش دەورەکی مەفعول بهی هەیە چاوەڕێ دەکا سلبیەیە بە مطلقی کوڕەکە دەزانێت وەئیدا خۆشم ویست وەئیدا سوتاوم بۆی کورە دێڵە منێکی حەقیر کە پارە لە باوکم وەرەگرم چیم داوە لە خۆشەویستی من یەکێک بوولەوانەی لە کولی هەمیشە وامەوە منێکی برسی چیم داوە لە خۆشەویستی معناوە نییە نەمویستوە کەسێکم خۆش بێ بەس من ئەزانم لەوە شکۆلەتر و بەسەزمانتر و قوڕبەسەر و هیچترم کەسێکم خۆش بێت جا بۆ درۆ لەگە خۆ بکەم کەسێک منی وا نایە بە ڕوت و قوتی دەبێت شتم هەبێ ممتەلەکاتم هەبێ ئیمکانیاتم هەبێ بۆیە هەموو جۆرە حوبێک کە پەیوەندی هەیە خۆشەویستێک کە دەرئەنجامەکەی زەواجە بێت تەعجیل کرێت لە وڵاتی ئێمە طبعا وەکوتیشم بەوە کۆتایی دێ ئەو قەهرە جنسیەی کە نێرومەی ئێمە تێیدا دەژین تاکو ئەو ڕۆژەی شو دەکەن یان مێر دەکەن لەوێشە ئینجا جاری وە ئافرەت ئەوەندە کەبت دەکرێ بە تایبەتی ئافرەتی قوڕبەسەر هەر چاوەڕێ دەکات لە ڕقان چونکە دەیە پیاوێک بدۆزێتەوە هەموو ئەو خەموو قەهرە هەڵگرێت هەموو ئەو حرمانە هەموو ئەو شتانە بۆی ببێ بە باوک بێ بە لەکوێ دەست دەکەوێت ئەو زەلام لەکوێ دەست دەکەوێت شتی
بۆیە واز دێنێ و شوو ناکا و تەمەنیش دەڕوا و طبعا هێدی و لەبەرەوەی حیاتەشی داخرا و دەژی لە جامیعەت تێکەڵا هیچ علاقەشی ئینسانی نێر و مێ دروست نەبوو نەگەیشتە خۆشەویستی نەگەیشتە ژن و مێردایەتی کەواتە کۆمەڵی مەعساتی اقتصادی و اجتماعی دێتە گۆڕ دیسانەوە لەوێدا کوڕ و کچەکە دیسانەوە لە حرمانەشی ئەبەدیتر داژین و ڕەنگە مەجالاتی بینی نێر و مێ لە وڵاتی ئێمە چونکە داخراوە ناتوانانی ئیلا دەبێ بەدایکت بڵێ لە دوا قۆناق کوڕەکە ئەڵێ یەکێکم بۆ بدۆزنەوە دەکرێت لە فەرمانگەیەک بێت لە دەستگایەک بێت لە موەسسەیەک ئافرەتی تیا پێنج ئافرەتی تیا بە مطلقی نێر و مێ لە وڵاتی یەکتری ناناسێ بە مطلقی چکە مەجالات نیە یەکتری بناسێ کە تەخەڕوجی کرد لە جامیعە هەزار علاقاتی ئینسانی هەبێ ئیتر قەتع بێت دوای جامیعە دەبێ بڕواتەوە ماڵی باوشت چاوەڕێیەتی ئەگەر بە ترس و لەرزەوە مەوعیدەدانێن ساڵی لە ساڵان لە سەریان بکەوێ فەلاقە دەکرێت دیسان و دەبێ بە ناو ناتۆرە لای کچان زۆر جاروەیە کچێکیش ئەو زەڕی بێ نادا بۆیە خۆشەویستی و هەرچی هەیە و کوڕەکەش تەعزیلیەکە و کوڕەکە جانە بە اقتصادیەکە دەیکوژێ کچەکەش جانە بە نەفسیەکە ئیکوژێ لایەنی ئەخلاقیات و حشمەتی کۆمەڵ و عیبە و عار و یەک دنیاوە بۆیە دەبێ خۆشەویستی تەعزیل کرێ بە تایبەتیش کە خۆشەویستی وەکوتم لە دوجار دەبێت کۆتایی بێ بە ژن و مێردایەتی ژن و مێردایش پێویستی بە سیسەم و پارە و قەسر و قەمەرە و یەک دنیاشت هەیە وە مەسەلە یەکەواتە ئەو کوڕە چییە حەیران بڵێ لە خەفەتە دەست لە بنجۆی نەوێ بە حەیران و لاوشی بڵێ لە خەفەت هیچی پێ ناکە بە یەک دنیا سەربەستی بە حیساب دەڵێن سەربەستی تۆ ئیتر جامیعەیە بەڵام ئەو سەربەستەی کەوتم لە خێزانەوە دێ مراقەبە سەربەستێک هەیە بەڵێ لە جامیعە بەڵام چاودێری کراوە مراقەبە هەمان ئەو ئەخلاقیاتەی کە ڕقابەی عایلە لەسەر تۆیە دیسان بە هەمان ڕقابەوە چیتە ناو جامیعە کابرایەک لە لەندەن لە ساڵانی پەنجاکان بوو ئەگەر غەڵەت نەبم ناوی بیبێنلیسی بوو قازی بوو وتی بابە مشکلەی کوڕ و کچی جامیعە لە لەندەن با چارەسەرکەین وتیان چی بکەین وتی لێگەڕێ با ببنە ژن و مێرد هەندێک تەفسیلاتیان بۆ بکەین ئەوانە یەکتریان خۆشەوێ مەبەستیانە با ببنە ژن و مێرد چی تێدایە بەڵام یەک شت هەیە سێ شەرتم هەیە با نەهێڵین مناڵیان بێ ئەگەر یەکتریان بەدڵ نەبوو لە قۆناغیان با یەکتری تەلاق دەن بە کەیفی خۆیان و نەفەقەش لەسەر پیاوەکە نەبێ بیدا بەشنەکە طبعا لەسەرەوە فەصل کرا فەقیرێ لەبەرەوەی ئەو مەلەفاتی پێ بوو ڕئیسی مەحکەمەیەک بوو لە لەندەن مەلەفاتی فەزائیحی جنسی و قوڕبەسەری و مەشاکلی کوڕ و کچی داهاتە بەردەم لەوانەی تووشی جەرائیمە بن زۆربەیان جەرائیمی جنسی بن گوتی ئەمە حەل نییە ئەمە وەزع نییە بەڵام لە 2000 ئەویش فەقیرەی وەزیفەکەی خۆی لە چیزدا گوتی ناوی لێ نابوو شووی هاوڕێیانە زەماوەندی هاوڕێیانەی ناونابنان زەواج المزاملە friendly marriage ناوی لێ نابوو وتر بۆ خۆی قوڕی بەسەر بوو گوتی گورە بە لێکم داناوە بۆ مشکلە وتیان ناوە من ناخوا طبعا لە لەندەن طبعا لە دوێنێ حەز دەکەم شتێک بڵێم لێرە وەکو کاک بەختیار دوێنێ ئیشارەتی بێکرد مەسەن لاوان و خوێندکاران هەیە یەک دنیا ڕێکخراو هەیە مشاكل طلبة ومعلقة وقتون إجنا معلقة كرو كتي جامعة وابتدائي بالراستي دواي رافرين عقليتي بعث توي ليكتري جيا كردو بو نزيق نبي توي ليكتري يكتري بناسي بو يخند كاران رنگة تابعي حزبك بي اتر آيات جرأتي تند هي قرارشي السوري دركاو بلي اما اتينا برلمان وعلي زمانه بوما نكن إزرابكي دكري تند جرأتي هي تند خاوني خويتي تند آزادة بوي دكري نام بقناعاتي من لديليتي كاجي زور بزعمه دبي كسيتي هوشمن في بلي كاكا خطر اما دا ابو والحاصل سكا قدرتي نيه طبعا بحسابي حزدكم شتيك اگرتي ببلاش بباسي شورشكي صالي 68 فرنسا بكي كخندكاران ولاوان كرديان لا طبعا رنگ بيزارتا كم 5 دقيقه كم بني ئایزنهاوەر لە 52 دوای حربی عالەمی هەڵبژێرا وەک وێنەی باوک کە دوێنێش باس کرا بەڵام هیچی نەکرد چونکە کۆمەڵی قەوانی حقوقی مەدەنیانەوێت شعبی ئەمریکی نەیکرد 2000 لە وێنەی کوڕ کە جیلی تازەیە ماندوانی گەنجی دوای حربی عالەمی گوتیان نە ئەو جارەی جۆن کەنەدیان هەڵبژار جۆن کەنەدی یەک دنیا وعدی بە تەڵەبەدا
وتی ئێوە دەبنە سەرباز بەڵام خزمەتی نیشتیمان و دنیا و جێیشەکی سلمی ئاشتی خواست دادەنێن حربی ڤێتنامیان دروست کرد طبعا دەستی تێدا بوو جۆن کەنەدی ئەو گەنجانە وڕ بوون بۆیە لە جامیعاتی ئەمریکی بەتایبەتی لە سەرەتا تقریبا لە 63 سەری هەڵدا لە جامیعەی پرستن و وێیڵ و دوایی چوو بۆ کالیفۆرنیا و والحاصل لە 64 بە کولی تەقیەوە داوای کۆمەڵی حقوقی خۆیان کرد حەقەکان یەکجار زۆرە تاقەتم نیە ئێستا باسی کەم بەس یەکێ لەو حەقانەوە بوو کە جەنجی ڤێتنام بوو داوایان کرد تەڵەبە لە عمومی ئەمریکا هەموو جامیعاتی گرتەوە لە ناو 300 حرەمی جامعی لە ساڵی هەفتانمان گرتن هەبوو 300 حرەمی جامعی گوتیان make love not war يعني ما معناه شەڕ هەڵمەگیرسێنن بەڵکو ممارەسەی خۆشەویستی بکەن یەکێ لە شیعارە هەرە گەورەکانیانەوە بوو خۆشەویستی یەکتریمان خۆش بێ نێر و مێ و پیا و ژن بە معنای شمولیەکە نەک ممارەسەی حرب بەڵام شەڕێک ئاخیری ئەم 10 ساڵ تا ساڵی هەفتە خایاندێ هەندێک شتیان بۆ کردن هەندێک تەناسولە بۆ تەڵەبە بەڵام لە 2010 لە ساڵی هەفتە کەمبۆدیای ئەمریکا یەکجاری تەڵەبە شێت و هار بوو قەسم لە شۆڕش جێڕێت تەڵەبەیە بەڵام لە 74 لە ئۆهایۆ دیسانەوە 4 کەس لە تەڵەبەکان کوژرا و شۆڕشەکە تقریبا يعني مأساتی ئەو شۆڕشەوە بوو کە گەرچی گەیشتە فەڕەنسا و گەیشتە پۆڵەندا و گەیشتە چکۆسلۆڤاکیا و گەیشتە ئیسپانیا و گەیشتە غەرب و شەرق هەردوو ئەنزیمەی دیموکراتی ئەنزیمەی با بڵێن تۆتالیتاریزم هەردووچیان بڵێن تەقیەوە شۆڕشی تەڵەبە بەڵام لە 2010 ئاکامەکە ئەوە بوو ئەزەمەشی اقتصادی لە دوای ساڵی هەفتە وای کرد هەرچی تەڵەبەیە بێتەوە ناو خودی خۆی و بکەوێتە معاناتی ناو جامیعە چۆن نانپەیەکەم چۆن قسمی داخلی چۆن مشکلەی خۆم حەلکەم شۆڕشەکە هێدی کۆتایی هات تقریبا بەمەسات کۆتایی هات فعلا يعني حتى لە وڵاتێکی وەکو ئەمریکا تۆ پێویست بۆیە هەمیشە تێکۆشی بۆی بتوانانی داوای حەقەکانی خۆت بکە ئینجا کوجا لە وڵاتێکی قوربەسەری وەکو ئێمەدا ئایا خوێندکاران ناتوانن ئایا لاوان ناتوان یەکێتی قوتابیانی ئی پارتیەی نازانم ئی هەر کەسێکە با بڵێن ئایا ئەوانە چیان بۆ دەکرێت خاوەنی چ فکرێک و کەلتورێکن تا بتوانن شۆڕشێک بۆ حەق و حقوقەکانی خۆیان بکەن بەتایبەتی لەسەر ئاستا هەرە بەسیتەکەی من ژان ئەمگرێ متەوەستەوەی دایە بینم ڕاستە زۆر کەس دەڵێ کاکە قۆناغەکەی ناسکە ناتوە کاکە هێدی میلەتێک بەرەو شارستانێت و هاوسەرخ و عیلمانیەت بڕوا ئەبێ هەندە باز بی بەڵام تا ساڵی چەند چاوەڕێ دەکەین ئەمەش لێرە دەگەڕێتەوە بۆ سەردارانی سیاسی دیسانەوە کۆمەڵی باوکی تەقلیدی من ڕەنگە قدرەتیان نەبێ یەک تەجاوزی یەک قەراری شۆڕش جێڕانە بدەن بۆ گۆڕان لە هیچ بنیاتێکی لە هیچ جومکەیەکی لە جومکەکانی کۆمەڵ کە لێرە مەسات دەست پێ دەکا بە ئەخلاقێکی تەقلیدی ئێمە گەورە دەبین جیلەکەی تر کە سەردار و خاوەنی ئێمەیە دیسان طبعا ئێمە گە دەوڵەت بووینە ئێستا قۆناغمان بڕی بوو خوا دەزانێت ئێستا کێشەی ترمان هەبوو ئێمە بەڵام معنایەوە نیە لەبەرەوەی کێشەی سیاسی گەورەمانەیە کێشە چکۆلەکانی تر بە سوکتر لە قەڵەم بین نا هەر هەموو جومکەکانی کۆمەڵایەتی و سیاسی اقتصادی هەر هەمووی بەیەکەوە بەستراوە کە جوڵەیەکەی لە شوێنێ تەسیرەکەی تە شوێنێکەم تا زۆرێ على كل شيء زور ما بس هلاكم كردن هروندا دلهم او عقليته او دوغماني زماني شي لموبر يهركيا بكل شيء ام سرخنايا كتيادش براستي ابي اگر ته گوران کاری بکەی لە سەئاستی کۆمەڵایەتی با بڵێن لە ناو زانکۆ زۆرە عەلاقەیەک دروست کردووە کە مؤسسەی غەربیە کوا فکرێکی تازە کە پەیڕەوی بکەی ئێستا ئەم کۆڕەی من حرامە ئەم کۆڕەی من تەسەوور دەکەم حرامە چونکە لەبەرەوەی زۆر کەس ئێستا داوای عیلاج دەکا وەکو وایە من سحرباز بوو بەڵام ناتوانی تۆ بەس بۆ دەکرێت گرفتەکان و کێشەکان بخەیتە بەردەم بۆی بزانرێ ئەم سڕعاتان هەیە بەس کەس لێی نادوێت کەس قسەی لەسەر ناکە خەمەکە لێرەدایە بۆیە پێویستمان بە بیرێکی ئازاد و بە بیرکردنەوەی تازە هەیە هاوسەرخانە من دووسێت جاریش لە لیقاعاتی تر گوتم ئایا ئێمە ناتوانین شۆڕبەر کەم تا زۆرێ ناکرێت بزوتنەوەی جوڵەیە بکەیت ئەدەب و فەن و فکر و تەلەڤیزیۆن و قەنەواتی ئیعلامی لەبەردەستە هیچ ناکرێت مەساحەکی زۆر گۆرانی و هەڵپەڕچێ ئیزاعی وایە لە بەیانی تا ئێوەرە بەس گۆرانیە
ئەمن کچێک ئەمریکیات سەیری فلی لە تەلەڤیزیۆنی ماڵەکەی خۆم گوتی سیلڤەستەر ستالۆن بوو، گوتی ئەم حەقیرە چیەکە لایەوە فلیمەکەی؟ گوتی ئەوە شعبەکی قوربەسەرن سیلڤەستەر ستالۆن ئەم حەقیرە چۆن پیشانرێت لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان؟ یا لە کچەکە ئەوە خەمگرتی خەریک بوو بگری ئەمە چ تەشویهاتێ دروست دەکات لە کۆمەڵی تو ئەزانی؟ گوتم ئەی چۆن نازانم خۆم کردنی، بەڵام گوتم من 3 جار لەسەر ئەو شتانە نووسی و گوتیانە تا وایە تا نیمانە تا وەکو زەرادەش گوتی حەقیقەت لەبەر هەتا و لەسەر لەپی خۆمت دادەنێم تا هەموو خەڵکی بتبینن، داد دەماڵم لەو حشمەت و درۆ و ڕیاکارێک کە مجتەمع لەسەرتی بار کردووە. من بۆ خۆمی دەدزم قسەکەی زەرادەشت. دەکرێ یەک دنیا حەقەت هەبێ بە حشمەت و حیا و درۆ دەوری دراوە، تۆ درۆ و ڕیا و نیفاق و شتەکان دادەماڵی حەقەت باوەکو خۆی ببینی دەرکەوێ بۆی خەڵک هەوڵێکی بۆ بە ئەو حەقەتە بیکا بە شتێکی جوانتر. ببورن ئەزیێتم نان سوپاسان نەکەم. باشە وڵا هەر من بڵێ کات زەمن پێنج دەفە دەبن بە تەقلیدەکە لە عالەم وقتیەکانی زۆر لەبەرەوە برادەی ماکەم و لە بینیان هاوسێ زۆر قسەکردەوە. ئێستا با قوشتە بژار تا خەریک زۆر لێرە باوە کوڕە زار هەر ناوی کزمم کەم تا زۆر هەنێشت باس کرد. حەزەکەم کۆمەڵێک حەقایق با بڵێم لەسەر ژیانی خۆم یان لەسەر ژیانی هاوڕێکانم باس بکەم بۆ پشتگیریکردنی ئەو قسانەی کە مامۆستا شێرزاد لێرا کردی. بە تەئکید ئێمە بێ ئەو حەقیقەتە بزانین کە هەموو شتێک لە مناڵیەوە دروست دەبێت، واتە ئەو تۆی کە بە مناڵی ئەچێنرێت کە گەورە بوو بەروومی ئەو کاتەیەتی. حەزەکەم باس لە مەرحەلەیە بکەین کە زۆر حەساسە تا ئێستا لە مجتەمەعی ئێمە بەپێی پێویست تەعاملی لەگەڵان نەکراوە، ئەویش مەرحەلەی باڵغبوونە، ئەو مەرحەلەی کە لە مناڵیەوە ئینسان هەنگاوە نییە بۆ گەورە بوون. لەو کاتە کۆمەڵێک شت ڕۆیە، کۆمەڵێک گۆڕانکاری غەریب ڕۆیە لەو مناڵە کە بە شێوەیەکی عیلمانی تەعاملی لەگەڵان ناکرێت. بۆ نمونە من خۆم کە لە کاتێکا لە ثانەوی بووم لە متەوەسطە زۆر بە طەبیعی ساتەوە بەرچاوم مواقفەکان لە ساڵی 83 بۆ 82 بوو. کاتێتە جامعیتە تێکەڵا بۆ ئافرەتە لەوە زیاتر نەبوو. ئەمە خودی خۆی گەڕێتەوە بۆ ئەو کەرتی کە لە مناڵیەوە هەڵناردووە، یعنی ئەمە لە مناڵیەوە تعلیمی عراقی وەها بە شێوەیە بۆ کە هیچ سەقافەیەکمان نەبووە لە تێکەڵبوون بە جنسی مقابلمان، لەبەرەوە بە زۆر شێوەیەکی سێر هاتە بە پێشتامان ئەچیتە جامعیتە تەواو لە لەو سادانیشی ڕاستە درۆیە یعنی بە تەغریبێکەوە سێری ئەو شتان. مرحلة صار كم هالباسي كمان مصر هذا كم سوى ثاني